ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و خۆشحاڵم جاریشتر بە ئێوەی عازیز ئەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا. ئەم بەرنامەی دیالۆجی هیوامان تایبەتە بە باسکردن سەبارەت بە پێشهاتەکانی ئەفغانستان. لە 17 ڕۆژی ڕابردووە ئەفغانستان و ڕووداوانی لەوێ ڕوەدەن بوونەوێتی سەر زمانی میدیاکان و تەواوی تەوەجۆهی دنیا، تەواوی چاوی دنیا لەسەر ئەفغانستان و لەسەر ئەو تراژیدیایە کە خەڵکی ئەفغانستان ئەیژین یاخود چاوەڕێکن لە داهاتووە. دیارە ئەم باسە ڕەهەندی جۆربەجۆر لایانی جۆربەجۆری هەیەوە مەسایلی زۆر سەبارەت بە ئەفغانستان لە ئەم ماوەی ڕابردووە لەم ڕۆژانی ڕابردووە باس کراوە و زۆرێک لێکچوون لە نێوان دۆخی کوردستان و دۆخی ئەفغانستانە ئەبینرێت، باسەکرێت، لێکدانەوەی لەسەرەکرێ وە قسە لەسەر مەترسیەکانی دووبارە بوونەوە یاخود چەندبارە بوونەوەی ئەو تراژیدیایە لە وڵاتەکانی تری ناوچەکە کەیشیشان توانێت کوردستان بێ. بۆ ئەم باسانە و بۆ تاوتێکردنی هەندێک بابەتی تر سەبارەت بە ئەفغانستان من دوو میوانی عزیزم لەگەڵا کە هەرێک لە لای خۆیەوە لە ماوەکانی ڕابردووە متابعەی هەواڵەکانی ئەفغانستانی کردووە و خاوەنی تێڕوانین و دیدی خۆیانن بۆ ئەوانی ئەو شتانی کە لە ئەفغانستان ڕوویانداوە. من بە کۆمەشی ئەو دوو هاوڕێیە ئەمڕۆ بە ئێوەی ئازیز ئەگەمەوە و سەبارەت بەم باسە گفتوگۆ و دیالۆگەکەی. من بەر لەوەی کە دەست پێ بکەین بە دیالۆگەکەمان داوا لە هەموو ئێوەی ئازیزەکەم لە لای خۆتانەوە لینکی ئەم بەرنامەیە لە یوتیوبەوە لە کەناڵەکانی خۆتانەوە لە سۆشیال میدیا پەخش بکەن و سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و بە دۆستان و ئاشنانی خۆتانی بناسێنن. ئەو دوو میوانە یەکەمیان هاوڕێی ئازیز سەعیدی واحیدیە لە ئەڵمانیاەوە لەگەڵ منە. بەخێراتی هاوڕە سەعید. زۆر سپاس دەکەم. من سلامەیە بۆ ئێرەوە بینەران هەروە ئەو هاوڕێمانە کە بەشدار لەم بەرنامە بە هیوای بەرنامێکی باش. و هەروە هاوڕێ عەلی سیاسی، هاوڕێی سیاسی بەخێراتی. زۆر سپاس بۆ تۆ گیانەکەم. سپاس سڵاو بۆ بینەرانی خۆشەویست و کاک سەعید و هەموو. تا هاوڕێت شەماڵ من سایدیەگانم لە ناو فیسبوکە ناوکەمەوەی بەڵێ دەمناسن. بەڵێ ببەخشن. بەڵێ هاوڕێ سەعید بۆ ئەوانەی کە نایناسن لە کوردستان لە هەرێمی کوردستانی خۆمان، هاوڕێ سەعید یەکێک لە سوڕاوانی سیاسی کوردستانی ئێرانە و تقریبان نزیکی 35 ساڵێک لەمەوبەر پێشمەرگەی کۆمەڵە بووە. وابزانم دروستە هاوڕێوە نیە؟ دروستە. هێشتاش وەکو کەسێکی چالاک و یەکێکە لە کادرەکان و ئەندامانی ڕابەرایەتی حیزبی حکمەتی ئەو بە سیفەتی خۆی وەکو کەساتی خۆی لەم بەرنامەیە بەشداریەکە و باری سەرنج و تێگەیشتنی خۆی سەبارەت بە ڕووداوەکان وەکو کەسایەتیەکی سیاسی هەڵسوڕاویی سیاسیەدا. ئاوڕێ عەلی سیاسیش دیارە غەنی عن التعریف دەردیڵێن بۆ بینەرانمان لە کەناڵی هیوا. گەلێک بەرنامەی پێشکەش کردووەوانە ئەمڕۆ زۆر سپاسێکم کە داواتی منی قبول کردووە. سپاسی هەردوو لاکانەکەم کە پێکەوە ئەم گفتوگۆیمان ئەبێ و باری سەرنجی خۆمان بەهەرحاڵ بە بینەرانی کەناڵی هیوا ئەگەێنی. هاوڕیان لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کە تقریبەن بەشی زۆری میدیاکارانی دنیا ینی بەشێک لە تەلەڤیزیۆنەکان بەڕاستی بەرنامەی تریان نییە، تەواو بە بەردەوامی تەختیەی ئەحداسەکانی ئەفغانستانەکەن و لێرە و لەوێ هەواڵێک لەمدا لەو لە هەواڵێکی زۆر مەسەلەن زۆر سەرنج ڕاکێش ممکنە باس بێتەوەوانە. مەسەلەن بۆ نموناتە بوومەلەرزەکەی هایتی ئەو بوومەلەرزە گەورەیە کە کوشتارێکی زۆری لێکەوتوتەوە، تراجیدیایشی گەورەی خوڵقانەوە لە وڵاتێکی ئاوا هەژار و نەکبەت و ئەوانە یانی بێ دەرەتانە، بەڵام لەگەڵ ئەوەشتا ئەو تەختیە وەرناگرێ بە ئەندازەی ئەو تەختەیە کە ئەفغانستان وەریگرتووە.
من پێخۆش ئەگەر بکرێت لە لای خۆتانەوە تازەترین هەواڵەکان لە 48 ساعتی ڕابردووە ڕوویداوە لە ئەفغانستان بۆ بینەرانی باسکەن. هاوڕێ عەلی چی تازە هەیە سەبارەت بە ئەفغانستان، چی تازە ڕوویداوە لە هاوڕێ عەلیەوە دەستی بکەم؟ باشە زۆر سپاس دەکەم. تاالبان وڵاوی تازە بێ ئێستاکەوەیە تاالبان بە سەدان چەکداری کۆ کردوێتەوە کە پەلەماری دۆڵی بانشیر بدات. بانشیر ینی پێنج شێرەکە کە ئەم دۆڵە وەختی خۆشی لە ساڵی 79 سۆڤێتەکان تەنانەت چەندین جار هێرشیان وەکرد نەیانتوانی بگری. کوڕەکەی شاه مەسعود لەوەیە و ئێستا زۆربەی ئۆپۆزیسیۆن ئەو بچە و دەسەڵاتدارانە جێگیری سەرۆکۆمار لەوەیە کە هەر لایەنگری خۆیانە و نزیک 10,000 چەکدار لەوێ کۆبوونەتەوە. ئەوانەی کە لە کابولەوە هەڵاتونە بەشی زۆری لەوێ کۆبوونەتەوە. ئەمانیش دوێنەکە تاالبان داوای لە باڵێزی رووسیا کردبوو لە کابل کەوا نێوەندیگیریە لە نێوانیانە بکات. دیارە پێچێت ناوەندیگیریەکە هیچی بەیز نەکرد لەبەرەوەی ئەوان داوای حکومەتێکی لامەرکەزی دەکەن لە ئەفغانستان نەک حکومەتێکی ناوەندی. ئەڵەن نمونەشیان لەوە سیستەمی سیاسی سویسرایە دیانەوە کانتۆنات بێت لەبەرەوەی ئەفغانستان وابزانام 14 پێکاتی نەتەوەی جیاجیای تێدایە بە پێی نەتەوەی گرتوەکان و بەڵام زۆر بەشیان ئیسلامن و بەشێکی زۆری شیعی تێدایە. ئیتر ئەم پێکاتە ئاڵۆزەوە دیسانەوە ژمارەی لادێن شارنشین کەمترین ڕێژەیە لە ئاسیجیانیدا هاوڕێ شەماڵ 126 خەڵک شارنشین. ینی ئێمە ئێستا لە عێراقا 179 خەڵک 79 بۆ 80 شارنشینە لەوێ 126. ئەمە وای کردووە کە خەڵک ئەم 38 ملیۆن دانیشتوانە لەسەر خاکێکی 652,000 کیلومتری چوارگۆشە کە نزیکەنکی نیوێژی عێراقا دابەش بوونا کۆنتڕۆلکردنی ئەمە زەحمەتە بەم پێکاتە سیاسی و پێکاتە نەتەوەی و ئاینی جیاجیایە دابەش بوونا. ئەمە یەک دوو دەنگ و باسی ئەوەیە کە چەند گروپێکی ژنان چەکدار بێتن. گروپی لەوانە بە ناوی زۆیە کە چەکیان هەڵگرتووە و دوێنێکە دوێنێ و پێرێ ئۆپۆزیسیۆنی ئەفغانی ڕایانگەیان کە چەند شار و شارۆچکەیەکیان لە 3 ویلایەتی دەوروبەری بانشیر گرتووە. یعنی قەڵەمڕەوی خۆیان زیاتر کردوێتەوە چکە ئەو بانشیر فراوانی خاکەی نزیک 3900 کیلومتری چوارگۆشەیە. ینی خاکەکەی بچکۆلە نیە بەڵام لە ڕووی سەختی و لە ڕووی ئەوەوە سەختە بۆ شەڕۆوانە کۆنتڕۆلکردنی زەحمەتە. ئەمە لەلایەک لایتر ئەوە ئاشکراکرا کەیەکێک لە نەنگیترین پاشەکشەی ئەمریکا بوونی کێشەی ئەو پەنابەرانە بوو. ئەو بە تایبەتیش فڕۆکەخانەی کابول. تارق عەلی دوێنێ کە بابەتێکی نووسی بوو ئەڵێ فەقیرەکانی ئەفغانستان پارەی تەکسیەکەیان نییە بگەنە فڕۆکەخانە لە کاتێکدا 10,000 کەس لە فڕۆکەخانە کۆبووەتەوە و ئەم فڕۆکەخانەیە بۆتە شوێنی ئابڕوچوونی سیستەمی سیاسی ئەمریکا. تا ئێستا 20 کەس کوژراوە، 2 کەس 3 کەس لە ئاسمانەوە بەردرایە خوارەوە. ماریانزەکان چەند کەسێکیان کوشتووە تا ئێستا کە تاالبان لەم لاوە باماشەوە. هەروەها چەند ئەمنستیوانە چەند راپۆرتێکیاندا باسی ئەوە دەکەن کە ئەوەی کە خەڵک دەرێت تاالبان گۆڕاوە و ئەم جارە نەرمترە و نازام چی تەنانەت پەلەماری چەند خێزانێکی هەزارەیان داوە کوڕەکانیان کوشتی و کچەکانیشیان بە زۆر مارە کردووە لە سەرکردەکانی تاالبانی. ینی هەروە کێشێکی ترەیە کێشەی یاریچیە کچەکان تۆپ ئەوانەی لە فۆتبۆڵیان یاری دەکرد یاریچیەکانی وەرزشەوانی ئەمە کێشەیەکی دروست کردو بۆیان هەموو خەڵکانی ناسراون و ئێستا فیفا و ڕێکخراوی ئەمنستی و ڕێکخراوە جیانەکان داوای ڕزگارکردنی ئەمانە دەکەن. وەحاصل ئاڵۆزە بەردەوام پێشێلکردنی مافی مرۆڤەیە، بەردەوام پەلاماردانی خەڵکەیە، گرتنی خەڵکێ تەنانەت ئەو عفول ئامە و لێبورد نەگەشتەی دەریان کردەوە بۆ سیستەمی پێشی درۆ بوو زۆریان گرتووە تا ئێستاکە بەڵێ تیرۆریشیان کردو دەستیان داوەتە تیرۆر. بەڵێ دەست خۆش بێ حتا ماوەی لەم پێش لەم ساڵدا نزیک 35-36 ڕۆژنامەنووسیان تیرۆر کردووە. یان یعنی بە تەمان تاالبان جیابێت و سیستەمێکی نازام چۆن دامەزرێنێ ئەوە وانە ئەوان تەنانە نەیانتوانێت جلوبەرگەکانی خۆیان بگۆڕن
چۆن نتوان عقلی خۆیان گۆڕن چۆن نتوان بەڕای من زیاتر لەوەش مەسەلەکە زۆرتر هەر زۆرێکیش تەبلیغاتە یعنی ئەوانەی کە لە دەرەوەی ئەفغانستان زۆرتر لە تالیبان خۆیان ئەڵێن تالیبان گۆڕاون تالیبان خۆی ئەو حەزوەرگینەی نەکردووە هاوڕێ سەعید ئیسلامیەکانەوەن گۆڕا یەک حقیقەتەشەی ئێمە قبولکەین قبولکەین ئەفکار ئەمی دنیاشش بزانێت کە تاڵەبانیان دووبارە هەوردە سەر قدرت بە توافق دەوڵەتگەر منتەقە هەر کامی نەفیکیانێ رووسیا چین پاکستان جمهوری ئیسلامی و غیرە و غیرە وە شتێکە زۆر شەرماوەرە بە نەزەر من تووە ڕەسانەگەل دنیا مدیای عمومی دنیا خەریکن تەلاشەکەن کە بێژن تاڵەبان فەرقی کردووە تاڵەمان جۆرێکی ترە وەکو جاران نییە مەسڵەن 20 ساڵەوە کە لە قدرەتاگەی حتا بە تەلەڤیزیۆنیش ڕەحمیان نەکرد گیان ئینسان سەهلە ژنان سەهلە مناڵان سەهلە حتا تەلەڤیزیۆنیشیان بیگیان ئیعدام کرد ئێمە لە بیرتان تێ ئەودا سەردەما ئێستاش تاڵەبان هەرو تاڵەبانەیە بەرخلاف ئەو شتانە کە میدیا باسیەکات طبعا ئەیسە خەبەرات جزئیات لە داخلی ئەفغانستان زۆر کەم تێتە دەرەوە بەخاطر باسی ناکەن بە ئیسلا میدیای باششەرەف کە بتوانێت واقعیات ئەو جامە ئیستەمەعکسکاتەوە وجودی نییە هەر میدیا سەراسی گەرزەکە باسی ئەکەنەوەمانە ئێمە ئاخێدە من دوێکە ئیتفاقاً ئاگادارم کە یەکێ لە کارمەندگەر تەلەڤیزیۆن تلوع کە ژنێکی جوانە ئیعدامی کردووە ڕسمەن ئیعدامی کردووە ئەلامیکی کردووە تاڵەبان من ئاگادارم کە ئەلامی کردووە حکوومەتی ئایندەی ئەفغانستان حکوومەتێکی ئیسلامیە شریعەت ئیسلام بە هەموو قوانینی کە ئیجرا کرێت 100% حتى عليه 100% يعني هل ليس باسي كردوه وتي دانشكا كانت توان باز بن جنان لبيوان جيابت فقط بيواني بيرمرد حقيان هي لدانشكا جنانا وكو استاذ برون مثلا درس بدنو لوي حزوريان ببيت خو دمشار اقدر بيني تدم چند روجا مثلا جنان جمع لجنان جرأتيان دا بخويان كبلاكارديان هاورغوتيان مدوي حقوق ما دكين وبشهامته ويسان لبرامبر طالبان وقطعا جيان على خطره قطعا جيان بنيامقل جورناليست بنيامقل فعالي مدني فعالي اجتماعي بالاخره او انسان هاي ازادي خواز كرتول بالصالي گذشته عليه طالبان قسيان كردوا تبليغيان كردوا عليه طالبان عليه اسلام عليه زخت وزور شريعه اسلام وما طبعا ما نجاني على خطره وبشكيتي وسلا فرودغاغيريان كردوا هذا يسو زخت وزور عليه جنان دسي بكردوا مال بمال ئەخبارەکانە پەخشەوێتەوە بە تۆرە زمینی کە ماڵ بە ماڵ خەریکن ئەگەڕن ئەو کەسانەکەلا کە بنیامگەل حکوومەت بێستا دەوڵەت تاڵەبان بوون دەستگیریانەکەن ژینیان دەستگیرەکەن ئەگەر خۆیان نەبن کوڕەکانیان دەستگیرەکەن وەکو ئەسیر وەکو بارمتەکە باوکیان مەسەن خۆیان تەحویل گشت ئەم شتانە هیناوە گەرەکمە بێژم بەرخلافی ئەو شتانە کە میدیا باسیەکە وە خەریکە ئەم کارەساتە ئەم ڕۆژڕەشیە کە دووبارە دەوڵەتی ئەمریکا و دەوڵەت‌های مرتجعی منتەقە خەریکن بە مەردەمی ئەفغانستانیان تەحمیل کردووە خەریکن بای ئەدەن و خەریکن بە ئەفکار عمومی قبولکن کە تاڵبان ئەو تاڵەبانێنی بەڵکو ئەوەز بووگە و شتێکی ترە بە ئیسلام میل دەوبووەتەوە هیچ کام لەوانەی واقعینی خۆیان ڕسمەن ئەلامیان کردووە حکوومەتی شەرعی ئیسلام بە قوانین ئیسلامی و لە ئەفغانستان ئێمە سەری نەقدرت نەتەنها شتێک ڕاستی کە گۆڕابێ لەم ناوانەی ڕابردووە یعنی ئەوەی کە زۆر بەرجەستەیە و دیارەوە پێم وا بێ غەربیش دیارە مەبەستیان هەر ئەوەیە چونکە ئەساسەن خۆ ئەمریکا کە چوو بۆ ئەفغانستان بۆ ئەوە نەچووکە مافی مرۆڤ پێشێلەکە تالیبان یاخود تالیبان لە دژی مافی ژنانە یاخود بۆ بچووبێکە مافی مناڵان لەوێ پارێزراو بێ بەچەبازی ڕابگیرێ مەسەلەن تاداکردن و دەست درێژیکردن بە مناڵان ڕابگیرێ یاخود بەردەبارانکردنی ژنان و یاوەخو دۆڵێن شەلاق لێدان لە تەلەڤیزیۆن مەسەلەن ئەوانە ڕابگیرێکە تالیبانەوان کە بۆەوە نەچوو بوون ئەوان چوون کە نیشانی دنیای بدەن کە ئەتوانن بچن ئەتوانن ئەو کارە بکەنەوەوانەوە بە جۆرێکیش ئەفغانستان بوو بۆ مۆڵگەی تیورۆریستان ئەوان بڵێن تالیبان خۆی و کاتە ئیعلامی ئەوەیە کردووەوانە و ڕای ئەگەیان کە دەوڵەتەکە و دروستی کردووە سنووری نییە حدودی نییە ئیمارەتێکی ئیسلامیە کە سنوور ناناسێ حدود ناناسێ بە پێی شەرعی ئیسلام شتێک نییە ناوی حدودی دەوڵەتی ئیسلام بێ دەوڵەتی ئیسلام هەموو شوێنێکی دنیاە ئەوانە بە پێی ئەم هینە ئەوەی کە تا ئێستا توانیوانە لە مەسایلەکانی خوانا بیگۆڕن ئەم نوقتەیە اعترافکردن بەوەی کەوا ئێمە
زەمانەتی ئەمنیەتی وڵاتەکانی ناوچەکەکەین، زەمانەتی ئەمنیەتی چینەکەین، هی رووسیا ئەەکەین، هی تاجیکستانەکەین، ئوزبەکستانەکەین، هی ئێرانەکەین و نایڵین جارێکی کە ئەفغانستان ببێتەوە مۆڵگەی قاعیدە و دەوڵەتی ئیسلامی داعش وەمانەوە زەمانەتانیان بە ئەمریکاداوە و ئەوەشی کە تا ئێستا باسی گۆڕانکاری ئەکرێتەوەوانە لەم نقطەیە ممکنە ڕاست بێت. نازانی جا تا چ ڕادەیە دەتوانێت ئەمە بچێتە پێشەوە، ممکنە ئەوەشی کە تەسەویری ئەوواکە کە تالیبان نتوانین یەک دەست بێت و هەمووی وەکو یەکوو بە قسەی ئیمامەکانیانەکەن و ئەمانە و تەسویرش نادەقیق و ناڕاستە، چونکەوانە چەندەستەن و لەناو خۆیان ئاسڵ ناکۆچیان هەیە. هەرم ڕۆژانە باسی ناکۆچیەکرا لە ناوێنە، نازانم ئەمە تا چەند خەبەرێکی دقیق بۆ ئەوانە کە گوایە لە بینی دوو تەرەفیانە ناکۆچی هەیە، تەرەفێکیان زۆر لایەنگری دیبلۆماتیک و کاری دیبلۆماسی ئەوانێ، تەرەفێکی تریان لایەزال بەکە لە ڕقی ئەوێ بیباتە پێشەوە. بەرحاڵ ئەوەشیان معلوم نیە تا چ ڕادەیەکە ماکرێت، بەڵام ئەوەی تریان کە بەرامبەر بە ژنانە زای چۆنە تالیبان وا ناسراوەتەوە کە مەزهەبێکی ئیسلامی شریعەتی ئیسلامی 100% ئەبێ قبول تطبیق بکە، هەرچیەک لەسەر شەرع هاتووە حرفیەن ئەوەی کە پێ ئەوترێ شەرع و وەکو مەسەلەی ئیتیفاقی هین جەماعە و نازانم چیۆمانە جەماعەت لەسەری موافقە و بە ئەرکانی شەرعدان لێ بێت جێبەجێ بکرێ. ژن ئەسڵەن نابێت دەموچاویدا، نابێت دەنگی بەرزکاتەوە، لەبێت دەنگیشی عەورەتە، ژن نابێت ئەسڵەن تێکەڵ بە کۆمەڵگا بێت لە هەر شوێنێکا کە ضرورەت نەبێ و حتا ناچاری نەبێ کە ژن بێتە دەرەوە بڕاتەوە، وانەسەن نابێ بڕاتە دەرەوە، نابێ لە تەکسیا سوار بێت لەگەڵ پیاوێکا بەتەنیا بە خەڵوەت حسابەکرێت، چێشتەکڕێ لە لای دوکانێک ئەمانە چەند دقە زۆرتر لە دوکانەکە بمێنێتەوە بە خەلوەی غیرە شەرعی حسابەکرێتەوە، وانەوە ما بێ بە هین شەلاق و بەوانە جواب بدێتەوە. ئەمە تەسویرێتی لەسەر ژنان و ئەوانە هەتاکو لەسەر کەمایەتیەکان بەڕاستی، ینی بەعبازێکشت باسەکرێت لەسەر تالیبان هەر تەنها هتلەر کردوێتی. ئەو عودەی عومەریە چییە وەختی خۆی کە کراوە کە یەهودەکانە بێ شتێکیان پێوە بێ بناسرێنەوە، ئەمە لە بەرامبەر هەنێک بەشەکانی کۆمەلگای ئەفغانستانەی نەکە. ئەمانە هیچ کام لەمانە بەڕاستی ئەو شتە نین کە چاوەڕێکرێ ئەفغانستان بیگۆڕێتەوەوانەوە ئەو باسەش کە لە گۆڕانکاریەکرێت لە میدیا و زۆرتر مەبەستیانە و لایەنەیەکە پەیوەندی بە ئەمنیەتی خۆیانەوە هەیە کە پێم وابێت لەو ناحیەوە هەنێک زەمانەتیان پێدراویش معلوم نییە تا چەند ئەچێتە پێشەوە. من بچمە سەر خاڵێکی تر دەستان خۆش بێ پێکەوە ئەمانەمان باس کرد کە قسەی لەسەرەکرێوانە لە میدیا لەم چەند ڕۆژەی ڕابردووە، بەڵام یەکێک لەو خاڵانەی کە زۆر زۆر ئیسارە ئەکرێ و بازەکرێ قسە لەسەرەواکرێ کە گوایە بۆ نمونە شوێنێکی وەکو کوردستانیش معڕەزە بێتەوە بە ئەفغانستانێکی تر، ممکنە ئێمە تالیبانمان بۆ زەق ببێتەوە دووبارە و گوایە کێشەی ئەفغانستان بە تەنها گەندەڵی حاکمیت و ئەوانە بووە، ینی بە جۆرێکم تەسویرە ئەمریکا و هەموو دام و دەستگای ئیمپریالیستی جیهانی لەوە هینەکە تقریبەن تەبریاکە یاخود بێتاوانی نیشانەدا لەوەی کاچی لە ئەفغانستانە ڕوویداوە. مەسەلەن باز لەسەر ئەوە کرێکە گوایە جێشەکەیان بندیواری زۆر بووە، مەعاشی زۆر بەلاژ وەرگیراوە ئەوانە چەکداریان نەبووە، یاخود ڕئیسی وڵاتەکە و دام و دەستگای سیاسی ئەوێ تاڵانکار بوون و گەندەڵ بوونوانە گوایە هەماشتر لە کوردستانە هەیە، ممکنەوەش دووبارە بێتەوە. ئەو تێڕوانینە چۆن نەخوێنیتەوە هاوڕێسایی لە تۆ دەست پێ بکەم، نەزەرت چییە بەرامبەر بەم تێگەیشتنەکە؟ ممکنە مەسەلەن سەبەبی ئەوەی کە لە ئەفغانستانە ڕوویاوە گوایە گەندەڵی حاکمان و دەسەڵاتداران بۆ بەتەنها و ئەوەش لە کوردستانە هەمان شتە بۆیە ممکنە لە کوردستانیش ئەو مەسەلێتی کرار بێتەوە. ئەم بەس دیارە کوردستانی عێراق خب مەسەلەکە تۆزی متفاوتە، ئەو جای کە بە ئەفغانستان هەڵەگەڕێتەوە خۆ مجموعەی فاکتور و مجموعەی ئەوامڵ دەسیدا بەدەستیکەوە کە دووبارە تاڵەبان دوای 20 ساڵەوە بە قدرت بکەیت. طبعاً دەوڵەتی ئەفغانستان دەوڵەتی کارتونی بووە، دەوڵەتی بووە کە دەوڵەتی ئەمریکا و لە غەرب لە سەیانیا و بەلەخرنیە گیانە قدرت و هەروە دیمان وەختی تاڵەبان حملەی کرد 4 ڕۆژ دەوامی نەهاورد. مشکلەکە ئەوەیە خاصەوەی کە ئەو دەوڵەتێکی فاسد بووە، خودی دەوڵەتەکەی دەوڵەتێکی قومی و ئیسلامی بووە، تووە سەرانی عەشیرە و ئەوانە گشتی کوبەتر ناو شتێک بەناو لەوێ جەرگا کە ڕاستیەکەی بەلەحاز ئەفکاری ومانە زۆر زۆر عەجایب تەفاوەتی حتا تەکەم تاڵەبانە نەبووە و 20 ساڵ ئەمانە قدرتیان بوو، هەموو ئیمکانات لە اختیاریان بوو، بودجێکی زۆر زۆر وەسیع لەلایەن سازمانی بینالملل و هەموو کشوەرە غەربیەکانەوە لە اختیاریادانا، منتها هەموو ئەمانە سەرفی
ئابادانی و ڕفاع و ئیمکاناتی وەکل اختیار مردمە واقعیت ئەوەیە کە مردمی ئەفغانستان بەشی هەر زۆری زۆر بنیامێکی زۆر فەقین لە توول ئەم 20 ساڵە حتا نیمەی لەو مردمە دوای شەڕی بێسڵا ئەوەی کە 2001 دەوڵەت ئەمریکا دەوڵەت تاالبانی سقوط کردووەمانە حتا بەشێک لەو مردمە تا ئایسیج کە دووارە تاالبان قودەتی کردووەسە لە چادرەکانە هەر ئاوارە بوون زندگییان کردووە لە ئیمکاناتێکی زۆر زۆر مەحدود بەرخوردووە یعنی ئەو هەموو سەروەت و ئیمکاناتە کە لە توول ئەم 20 ساڵە تولیدووە ڕاستەکەی 10% لە احتمال ژیان و ئاسایش ڕفاهی مردم نەبووە خب فەقیری و بەدبەختی و بێچارەگی کە ئەو جامعە بوویە فرێک لەوانەیە حتا خچێت داوت خۆی تاالبان بەرئەساس ئەو موقعیەتە اقتصادیە مەعیشەتیە فەرهەنگیە کە لە جامعەی ئەفغانستانە بووە خۆ تەکیە لەسەرەوە بووە بەشێک لە نیرۆکەی لەوە گرتووە لەو مردمە گرتووە 6-7,000 نەفر 8,000 نازوات ئەو جۆر کە ئامارەدەن تاالبان نیوی مەسلحی بووە لە کیو گرتووە خۆ بەشکی هەر لەو مردمە گشتی بەشی ئەمدەی پشتکون لەم هینە دەو تایفەنەکە خودی تاالبانمانوەمانە خۆ لەین حاڵە دەوڵەتیش لەسەر کار بووە کە لە فکر مردمان نەبووگە لە فکر و خەڵکان نەبووە لەسەر مەعیشەتیان بالاخر ئیمکاناتێکی نەنیاگە اختیار مەرگەکە هەم بە لە حاز اقتصادی و هەم بە لە حاز فەرهەنگی واقعا ڕشکە ئەگەر ئەو جامعە لە توولە 20 ساڵە ڕشتی کردووە واقعا نەتیجەی خودی مبارزەی مردم ژنان جوانان سکولار بووگە کە خۆیان تەحمیل کردووە بە جامعە خۆیان تەحمیل کردووە بە قوانین و دەوڵەت وێلا دەوڵەت ئەفغانستانی دەوڵەتی ئیسلامی بووە تو قوانینێکی ئیسلامی بووە هەموو شتێکی ئیسلامی خۆ باشکرا باسییان کردووە گەرەکمە بێژم مجموعەی ئەوامڵ و فاکتور دەستیدا بەدەستەوە لایەکەوە مەسئلەی ئەمریکا بێژم کە لە فکر ئستراتیژی خۆی بردووەتە بەرەوە بالاخره دەوڵەت تاالبانی سەرنەگون کرد بۆ یەکە دەسەڵاتی بێ لە منتەقا لە بەرامبەر ڕقبای خۆیەوە وەک شۆری و چین و ئەمانە هیچ وەخت لە بقۆڵەکەی تۆ نە لە فکر دموکراسی و حقوق بەشەر و هیچ کام لەمانە نەوگا سیاست خۆی بشتووە دەوڵەتی یاوردگە سەرکار کە دەوڵەتەکە هەروە ئەشارەم پێ کرد بە تۆ قوانینی و هەموو ئیمکاناتێکەوە کەمترین نەفعی بۆ خەڵکە بووگەوە دیمان وەختی تاالبانیش پێشڕۆی کرد شەڕی دەست پێ کرد ئەوە ڕئیس جمهورەکەی هەڵات هەرچی ڕئیس و قەوە قەشیرەت گشتی خۆی تەسلیم کرد ئەرتەش 300,000 نەفەر معلوم و سەرنوشتی چی پێات ئەم گشتە ئیمکاناتە حتا یەک هەفتە نەیانتوانی مقاومەتکردن بەرامبەر تاالبانەوە خب نیشانەدا کە ئەم دەوڵەتە هیچ بووە ژێرپای خاڵی بووە مجموعەی ئەوامەڵە دەستی بەدەستی کە بە نظر من ئیمکانیاندا بە تاالبان بێتە بەرەوە و تاالبانیش تەبیعەتەن استراتیژی بووە تاالبان بە نظر من زۆر سوودەیزانی کە ئەگەر ئەمریکا و ناتۆ بڕێتە دەرەوە ئەم دەوڵەتەوە ئەرتەشە یەک هەفتە دەوام ناوێت کاروایشی دیات هەرچەند گشتی بە قەول معروف هین بوو ئەسن باوەڕیان ناکرد بۆ ئەوەی کە مەسڵەن تاالبان ئەو نە سریع بتوانێت پێشڕۆکە کابل بگری کە بەشێکی بەرزم پرۆپاگاندا خۆیان نەیانزانی کە داستان چیەوەمانە تەوافقان کردیا هەموو کارکرا بوومانە بەڵام مجموعەی ئەوامڵە نیشانیدا بە نظر من ئیمکانی دابەوەی کە تاالبان دوارە دوای 20 ساڵ تەلاش و مبارزەی ئەم مردمە بۆی کە ئیمکاناتێکیان بێ زندگییان بێ ڕفاعێکیان بێ ئاسایشیان بێ دوبارە تاالبانیان هاوردەوە یان نەبان سەر مردم وە بە نظر من دەورێکی در چەندی ساڵتر دوبارە جەنایەت و بەدبەختی و ڕۆژڕەشی ئەو مردمە لە ئەفغانستان دوبارە دەست پێکاتەوە دقیقاً دروستە من وازانم کە وەک ئێواڵێن باسەکە لەسەرەوە نەبووە تاالبان هاتووەتەوە من وازان تاالبان هەر لەوێ بووە ینی تاالبان بۆ ئەگەر تاالبان مە معنای دڕندایەتی بێ بە دەرهەق بە ژنان ئەگەر بە معنای کۆنەپەرستی بێ ئەگەر بە معنای ژێرپێنانی هەموو مافەکانی ئینسان بێ ئەگەر بە معنای یەخسیرکردنی کۆمەڵگایەک بێتەوە ئەوانە ئەوەی حکوومەتەکەی پێشووتری تاالبان کەمتری لە تاالبان نەکردووە هەموو سنەت و تەقالیدانێ هێشتۆتەوە و خراپتریش لەسەر و ئەوەشەوە گەندەڵی و لەسەر و ئەوەشەوە جەردەیی و بڵێن تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک و سوودوەرگرتن لەو دۆخی کە لە ئەفغانستانە بۆ خۆ دەوڵەمەندکردن ئەوانە هەمووی بوونی بووە وار ئەوە شەکەوای کردووە سەرنجام تاالبان هاتۆتە سەر حازری بە جۆرە لە جۆرەکان یعنی تەقالید و سونەتەکان ئەو شتانی کە تاالبانی پێ ئەژێتەوە ئەوانە ئەوان بۆ خۆیان پێشتر ئامادەیان کردو و سازیان کردو بەڵام کاک شەماڵ یەک شت ناوی بە نەزرمەوە فاکتۆر ئەساسی کە بۆ باعث وەک تاالبان دووارە قدرت بکردەوە ئەگەر 20 ساڵەمە بەر ئەمریکا حکوومەت تاالبانی سەرکوون کرد بە نەزەر من ئەمڕۆ خودی ئەمریکا و ناتۆ وەک دەوڵەتکەڵ غەرب بۆ نەتیجەکەی ڕئیس ناتۆ ڕسمەن باسی کردوتی یا ئێمە دوو ڕێگە لە بەرپا بوو یا ئەبوایە شەڕمان ئیدامە دێتە تاالبانەوەی کە جەزمەم دای بە تاالبان بەتێتە قدرت ئەوە خۆ بایدنیش ئەمریکاکان بەڕەحەت باسەمیان کردووە ئەمانە دووبارە دەسەڵات تاالبانیان هاوردە سەر مردم ئەمە فاکتۆرێکی زۆر تەعین کردن دەست بە نەزەر من طبعاً
خب رووسیا و چینیش پێ ناخۆش نییە بالاخره ئەمریکا بچێتە دەرەوە هەزیمەت کات ئەمان جێگەیەگرن و ئەمەش ڕسمن ئەلامیان کردو ڕاستە وای هاوڕێ عەلی نەزەری ئێوە چییە سەبارەت بەوە ئایا بەڕاستی وەڵا نەختێ شتی نەکەم یەک حەزەکەم بزانین ئەوەی کە دەڵێن تاالبان گۆڕاوەی بەهانەیەک بۆ شکستە سەربازەکەی خۆیان بدۆزنەوە لە ئەفغانستان یعنی ئەمەی ئێستا لە ئەفغانستانە ڕۆدات و پێشتریش زۆر شتی هاوبەش لەگەڵ زۆر وڵاتە تێدایە بۆ نمونە خودی ئەم بزوتنەوەی ئەم جیهادە ئیسلامیانە لە چیوە دەست پێ کرد کاتێکە حکوومەتێکی لە ساڵی هەفتاواش حکوومەتێک بەناو دیموکراتی گەلدامەزرا ئیسلاح زراعی کرد هەنێ چاکسازی لە بواری مەسلەی مافی ژنۆمانە کرد ئەمانە وەکو شەڕی دەربەندەکانی لای خۆمان لە شەستویەکە دژی ئیسلاح زراعیەکە وەستانەوە چوونە شاخەکان و شەڕیانی ئەلان کردواتە لە ناوەڕۆکدا ئەمە هاوبەشەکەی لە نێوان حرەکەی کوردی و مەسلەی حرەکەی جیهادەکانی ئێوە دوو کاتێکی ئەلانی شەرکە لایەن دوای 11 سپتەمبەر لەلایەن جۆرج بۆشی کوڕەوە لە کۆی 518 ئەندامی کۆنگرێسی ئەمریکا 570 دەنگیان بە شەڕەکەدا ئاینە یەک پەرلەمانتاریان بەناوی باربارە دژی شەڕەکە وەستایە ئاینە وەکو پەرلەمانی ئەڵمانیا چۆن ئەڵەن تەنها کار لە نێخت دژی وەستایەوە ئاینەن ئەم دووبارە بووە سێ هەڵاتنەکەیان وەکو ئەوەی سایگۆنە وەکو 75 کە باس دەکرێت خاڵێکی تر ئەوەیە ئەبێ بزانین حکوومەتی نەجیبوڵڵا دوای ئەوەی سۆڤێت کشایەوە 3 ساڵ مقاومەی کرد ئەمانە 3 ساعتیش مقاومەیان نەکرد نەک 3 ساڵ هۆی شکست هۆی ئەوەی کە مقاومەیان نەکرد چی بوو خۆی ئەمریکای ئەعلانی کرد تۆ وەرە پێشتری ئەعلانی بکەی بڵێ ئەم سوپایە تەنها دەمان ئەتوانێت درێژە بەژیاندا هەر خۆی ئەو ئەعلانکردنە بێعەقلیترین شت کار بوو و ئەعلانی مەوتی سوپاکە بوو خاڵێکی دیکە باسی فەقیری و هەژاری کرا کە زۆر باسەکرێ ئەمریکا 3 تریلیۆن دۆلاری خەرج کردووە بەڵام ئەم 3 تریلیۆن دۆلاری لە چی خەرج کردووە کۆی گشتی ئەوەی ئەمریکا خەرجی کردووە 946 میلیارد دلار بووە 946 میلیارد دلاری لە ئەفغانستان خەرج کردووە لەو پارەیە 836 میلیاری تەنها خەرجی سوپاکەی خۆی بۆ لە ناو ئەفغانستانە تەنها خەرجی سوپاکەی خۆی بۆ لەوەیە خاڵێکی دیکە ئەویش ئەوەیە 130 میلیاری لە کاروباری سەربازی خەرج کردووە ینی سوپای پێ تەفسیح کردووە چەکی خۆی پێ فرۆشتووە ئەمە ئەوە 10 میلیاری وەکو خۆیان ئەڵێن لە دژایەتیکردنی موادی مخدراتە کە لە سەردەمیێوانیشا زۆر گەشەی کرد یعنی هیرۆئین 190 لە ئەفغانستانە بەرهەمێنرا لە سەردەمی ئەمریکایە ئەوەی کە خەرج کراوە لە ئەو 20 ساڵە لە بودجە بۆ خەڵکی ئەفغانستان 21 میلیارد دلار بوو ئەو 21 میلیارد دلارە ساڵانە ملیارێک و 50 میلیۆنیشی بەرنەکەوتووە ئەمە ئەوە لە کاتێکدا سەربازەکانی ئەمریکا لە باغرام لە قەتەرەوە خواردنیان هەموو ڕۆژە خواردنی سەفەریان بۆ دەچوو لە تەنێش باغرامەوە وەک ئەرێ چادرنشینە پیا بوو ئەوەی باهین بە کەپرنشینە پیا بوو بووە شارێک بۆ خۆی بەس ئەمانە خەڵکە ئیشی چی بوو ئیشی بە دوای دووشتا ئەگەڕان خەڵکە بە دوای خواردن پاشماوی خواردنی سەربازانی ئەمریکا و بە دوای ئەو کچە کوژراوانەی کە لە ناو کابل و لە شوێنەکان تردا کوژرا لەوێ فڕیانەدا یعنی ئەوەی ئەمریکا کردی لەوێ هیچی بۆ خەڵکە نەکرد لە هەژاری و نەداری و نەکبەتی بەولاوە ئەوە جگەلەوەی ئەوە لە بیرمان نەچێت لە 40,000 بۆ 100,000 خەڵکی مەدەنی کوژرا زۆر تاوانی جەنگ ئەنجامدرا پارەکە هەومان لە بیرمانە پارە ئەم وەختانە دادگای تاوانی دەوڵەتی ویستی کۆنگرەکەی خۆی بەشێ لە 5 ساڵ جارێک کۆنگرەکە لە ئەمریکا دەبەسرێت ترامپ نەهێشت لەبەرەوەی ئەو دۆسیە لەسەر سەربازانی ئەمریکا لە لێدانی نەخۆشخانەکان لێدانی قوتابخانەکان لێدانی نازانچۆ کردەوە یعنی خاڵێک لە بیرمان نەچێت ئەمریکا کە دۆڕالەوێ درۆکە شەڕومەر لە 2004 بەدەوا بە هەمووی 91 سەربازی کوژراوە خۆش کوشتن نەمابوو لە دوای 91 لە 2007ەوە مردن نەمابووە ریزی سوپا ئەوەی کە شکستی پێخوارد ئەوەیە جیهان بەرەو قۆناغێکی دیکە دەڕوات قۆناغی باڵادەستی ئەمریکا نەماوە وەشکستی خوارد و مەصرفاتی ئەم شەڕی پێ ناکرا و بۆی بەجێ هێشت شکستەکە لە ڕووی شکستی سەربازیەوە نەبوو دەتوە فێری ئەواڵەکان کە لە ساڵ 2007 سەربازی ئەمریکا نەکوژراوە کاکە گیان لە ئەفغانستانە لە 2014ەوە هەمووی ناگاتە 200 سەرباز کوژرابی ئەنی هەموو کە ئەمانی ئەعلانی شکستەکەیان کرد لە سەردەمێکا کردیان کە سەرباز کوشتن و زیانە سەربازەکانیان نەمابوو
ئەمان شکستێکی جیهانی بوو. فۆکۆیاما بابەتێکی تازە نووسیوە ئەڵێ ئەمریکا لە دوای ڕوخانی دیواری بەرلینەوە تا قەیرانە داراییەکەی 2008 و 2009 بەتەڵساحە بوو لە جیانە لە دوایەوە جیهان بەرەو چەند جەمسەر ئەمە تازە نووسێتی 2 ڕۆژە بەرەو چەند جەمسەری ڕۆیی بەڵام لە دوای کۆرۆناشەوەکو بینیمان هەنگاوێکی تر ئەمریکا دەدواوە ئێستا ئەم بەجێ ئەم کێشەکە لە کێشەی مەتارەکەشان نییە زیاتر لە کێشەی باغرامایە نیوەی شەو هەستان خەڵک سەیری کرد ئەمریکا ڕای کردو بە نیوەشەوە بە تاریکی سەدان سیارەی سەربازی بەجێشتووە آخر ئەمریکا با پێ بڵم ئەمریکا لە شاری مووسڵ و لە ڕوومادی و لە تکریت و لەمانە سوپایەک چەکی بۆ داعش بەجێهێشت ڕاست بای 130 ملیارد دلار چەشی بەجێهێشتووە نزیک 5,000 هەمبەر و مەدەڕە ئەو دەبابەی بەجێهێشتووە 4,000 مەدفەعی بەجێهێشتووە نزیک 600,000 چەکی M4 و M6 ئەوی کە خۆیان لە دووربینی بە قووەت و نازام چی ئەمە موامەرێ ئەگەر بێت و بە نەزەری موامەرە سەیری بکەین ئەمە موامەرەیەک نییە هەموو چەکە لە ئەفغانستان لە عێراق لە لیبیا نازام لە شۆ بەجێ دەهێشتێ تۆ باست کە پارەکەی وەرگیراوە ناوە خۆشەکەی وەرگیراوە چیز پارەکەی کە ئەڵێن 3 تریلیۆن ئەمانە خەرج کراوە ئەوها بەم شکلە خەرج کرد ئەوەی خەڵکی ئەفغانستان بە گەندەڵێکەوە ئەوەی بینیوەتی 21 ملیارد دلار بووە 21 لە ماوەی 20 ساڵە لە ماوەی 20 ساڵە بەس 21 ملیارد دلاری بینیوە لەگە پاشماوەی ئەو خواردنانەی کە لە قەتەرەوە بۆ معسکەرەکان هاتووە خەڵکیوە لەسەر زوڵەکان کۆی کردوێتەوە هیچی تری نەبینیوە خەڵک دقیقاً من نەزانی چۆنە لەم مەوزوعە هاوڕێیان من ئەو شتە بۆیە باسەکەمەوانە ئەم شتە زۆرە وترێتەوە یعنی بەعزێک بەڕاستی میدیاکارانی کوردستان نازانن یاخود ئەزانن و ئیتر ئەوانیش مەسەن سەنعەتەکەیان ئاوایە ئەوانە کە هەستەکەی زۆر جار تەوجیهاتەکانن لە سەفارەتی ئەمریکاوە بۆ دەرەچێت چی بڵێن لەسەر فڵانەشت و چی بڵێن لەسەر فڵانەشت بە بیانووی بەڕاستی بە بیانووی ئەوەی کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان گەندەڵا بەرێکگە پارتی وێچێتی داڵانکار نازام چیوانە ئەمریکا چی بکە ئەمریکا چ تاوانێکی هەیە دەیتر ئەوەی کە ئەمریکای کاتەوەوانە پیان و دوتیان ریفراندۆم مەکە پیان و دوتیان ئەوە مەکە بە قسەی کەس ناکات و سواری هین بووە سەری خۆی بووە و واکات و گەندەڵیەکەنوانە ئەمریکاش بەجیان ئەڵێ وازێن وەک ئەوەی کە ئەمریکا لە تەواوی ئەو گەندەڵیانی کە ئاکرێتەوانە بەشی نەبێ وەک ئەوەی کە خۆی مامۆستای تاڵانکاریان نەبێ وەک ئەوەی کە خۆی مامۆستای فرۆشتنی نەوتیان بە خۆڕایی بە کۆمپانیەکانی ئەم وڵات و ئەو وڵاتەوانە نەبێ وەک ئەوەی کە مەسەن باسی ژەکرا ئەو هەموو مەسرفیان لە ئەفغانستان کردو ئەوانە لە بانقی فدرالیەوە لە بانقی فدرالی خۆیانەوە پارە ئەدەن بە شریکەتە سەنعەتەکانی خۆیان بۆ سەنعەتی سیلاح و ئەوانە پارە ئەدەن بە جەنراڵەکانی خۆیان وەوانە خزم و کەسەکانی خۆیان دەوڵەمەنەکەن ئەڵێن پارەمان داوە بۆ شەڕی ئەفغانستان بابەت تۆ شێخ جاخۆشەوەیە تاوان ئەو پارەی لە بانقی فدرالی ئەمریکا دەرەکرێت شۆنیشە هەمووی قەرزێکە کە تۆ بێن نەوەکانی داهاتووی سەر تاسەری دنیا جا چونکە دۆلار عملەیەکی نێونەتەوەیە دۆلار کە تەبعکرێت و ئەوانە خۆوە نیە دۆلار بە تەنها بەو ئەو قیەمانە بێت کە ئەمریکا ئەتوانێ هینی بکە دۆلار کە تەبعکرێەوەوانە تەواوی سعری بازار تەواوی بازاری دنیا کاریگەرە بێ ینی دۆلار عملەیەکی عالەمیە لە اقتصادی دنیا لە ئایندەی بەشەریەت ئەو ئیشەی کە نەمان کردووە ئەبێ بە پارە چێتە جیرفانی شەریکەتە سیلاح فرۆشەکانەوە ئەمە چییە ئەفغانستان و خەڵکی ئەفغانستان ئەم درۆ دەلەسێ اینجا میدیاکارانی کوردستانیش دێن فوی پیاکەن بەڵێ ئەمریکا وای کرد و ئەمریکا وای وتو ئەوە ئیترێسە ئەمریکاوە قاعدەکەی جۆزێتەوەی با بۆ کوێت و ئەوانە خۆل لەبەر خاتی چاوی ئەمە هاتبوو نییە هاتبوو بۆی کە قازانج و بەرژەوەندی ئەمە بپارێزەوە نییە بۆ ئەوە هاتبوو ئێستا ئیتر تەواوی ناکبوو بێت تاقەت و فەقیر چی بکە لەوە زیاتر ئەڕوا بەجێ یعنی بەڕاستیەوە گاڵتەجاڕیە بە عەقڵی سەلیمی خەڵکی کوردستان و بە مەنتیقیشی سەلیم کە بیری لێ بکەیتەوە ئەوەی کە لە ئەفغانستانە ڕوویە ئەوەی هاوڕێ عەلی باسی کرد ئەوەی داوڕێ سەعید باسی کرد بە دقیقاً حکایەتی
تاوانکاریەک و تاوانکاریەکە کە ئەمریکا بردوێتە پێشەوە لە ماوەکانی ڕابردووە و ئەو شکستەشی کە بەسەری هاتوو ئەمریکا واقعاً شکستێکی استراتیژیکە بە نەزەری من. ئەمریکا شکستێکی استراتیژیکی لە تەواوی ڕۆژهەڵاتە هێناوە. بەڵێ لە کوردستان و لە عێراق و لەم ناوچێشە جێپەی لێژە و ممکنە بڕواتە دەرەوە ممکنە هین بێ، بەڵام کەی وا بووە کە ئەمریکا هاتبێ بۆ بەرژەوەندی و قازانجی ئێمە تا ئێستا گەر ئەمریکا وڵاتەکەمان بەجێبێڵە تازە ئیتر دوای ئەوە ئێمە تووشی موسیبەت و تووشی کێشە ببین و ئەوانە کەی وا بوو ئەمریکا بۆ پارێزگاریکردن لە ژیانی ئێمە هاتبێتە ئەوێ. بە بڕای من ئەما کرد دواتر قسە لەسەرەوە بکەین چی بکرێ لە بەرامبەر ئەم مەخاترانەیە کە ئەفغانستان و ئەوانە پیشانی ئێمەی ئەدا. بەڵام من ئەمێ لەسەر لایەنێکی تری ئەم مەسەلێش قسە بکەم، ئەویش ئەوەیە کە وجودی ئیسلامی سیاسیش بوونی ئیسلامی سیاسیش تەواو بە موامەرێکی غەربی ئەبەستێتەوە. من بۆ خۆم بەگومانم لەمە و پێم وابێ ئەمەش تەبسیطکردنەوە و سادەکردنەوەی مەسەلەکانە جەریانی ئیسلامی سیاسی جەریانێک و ڕەوتێکی کۆنەپەرستی ئەم ناوچەی ئێمەیە و پێویستەکە بەرەنگاری ببینەوە و پێویستەکە لە بەرامبەر ڕابوەستینەوە. باسەکە لەسەرەوە نیەمانە داچێکن ئەمریکایان توڵێنێ. بە بڕوای من و بە نەزەری من ئەمانە بۆ خۆیان جوڵانەوەیکی کۆنەپەرستی ئەم ناوچەیەن و ئەمریکا دەوڵەتانی غەرب و دەوڵەتانی ئیمپریالیستیەوانە تەعاملیان لەگەڵاکەن بە قازانج و بەرژەوەندی خوان ئەیانێن و ئەیان بن یاخود حتا بەرامبەر چێو شەڕەکەشیان دووبارە ئەبێتەوە بە قازانج و بەرژەوەندی بۆ ئەمریکا و دەوڵەتە ئیمپریالیستەکان. هاوڕێ عەلی نەزەری تۆ چییە؟ ئایا بەڕاستی دروستە مەسەلەن بۆ وترێ بۆ نمونە داعش پەروەردەی دەستی ئەمریکایە وارتە نا ئەمریکایە وەکو داش و ئەوانە بەکارێنیان بەڕاستی داعش بۆ خۆی لە ناو ئەم ناوچەی ئێمەشە ڕەگ و ڕیشەی هەیە و بەشێکی ئەم کۆمەڵگایی ئێمە کۆنەپەرستی ئەم کۆمەڵگایی ئێمەیە کە داعش لەسەر سەردانێ. داعش وەڵامدانەوەی بۆ گۆڕانکاریانە کە بۆ نمونە تەکنۆلۆژیا هێناوێتی پێشەوە پیشەسازی و پێشکەوتن و گۆڕانکاری کۆمەڵایەتی هێناوێتی پێشەوە بەرگریەکە لە بەرامبەر ئەولەمە لە بەرامبەر جیهانگیری لە بەرامبەر تۆڕە کۆمەڵایەتەکان لە بەرامبەر هەر شتێکە بەرەو تازەگەری بڕوات. یعنی ئەمە خۆی زەمینە لەبار هەیە بۆ ئەوەی کە ئەمە بێت 1400 ساڵە لە کۆمەلگادا بیر و باوەڕێک دەهێنرێ و دەبیرێت هەزاران مزگەوت تەبلیغی بۆ کات ملیۆنان مزگەوت تەبلیغی بۆ کات ئیمکاناتێکی مادی گەورە لە پشتێوەیەتی و لە بەرامبەریشدا ترسێکەیە لەوەی کە جیهان بەرەو گۆڕانکاری دەڕوات ئەم شتێکە هەیەی هەمووی لە دەست ئەدات کە لە دەستیداد یعنی لەو دنیا ئاگرەکەشی بە نەسیبە بێت. یعنی بۆیە هەمووی نەبرێتە سەر ئەوەی کە ئەی لە ئەمە غەرب ئەمەی دروست کردووە، یعنی ئەمانە سنعەتی غەربن. نا سنعەتی غەربی چی؟ ئەمانە بزوتنەوەیەکە بۆ بەرگریکردن لە گۆڕانکاریەکان. تۆ سەیری سوودان کە لە سوودان مثلا ئیخوان مسلمین بە شەرعی یعنی بەڕەسمی لە بەرنامەکەی خۆیدا دەڵێ ئێمە کە دروست بووینە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی فکری شوعیەت و بەهێزبوونی حیزبی شوعی لە مصراوا بوو برم لە سوودانە، یعنی بەڕەسمی لە ناو بەرنامەکەیانە تەسجیل دەکرێت. یعنی بۆیە یعنی ڕاستە غەرب یارمەتی ئەمانەیدا بۆ نمونە لە مصر بۆ نمونە لە عێراق بۆ نمونە لە عێراق ئیخوان مسلمین یەکێ بوو لەوانەی لە پاڵ مەلەکیەکان و لە پاڵ ساواک و لە پاڵ ئەمانە بەشداری کرد لە ڕوخان لە پاڵ بەعسیەکان یەکێ بوو لەو هێزانەی بەشداری کرد لە ڕوخانی حکومەتی عەبدولکەریم قاسمدا. یعنی ئەمانە دووسەرەیە هەم بەکار دێنرێن هەم زەمینەیەکی لەباری شێ بۆ گەشەی خۆیان بۆ گەشەکردنیان. ئەویش ئەو کەڵەکەبوونی ئەو توراسی 1400 ساڵ لە کۆمەلگایە هەیە. ئەمانە نانوێت تەسلیم من و یەکسەر هەموو شتەکان بگۆڕێت. ئەم نوع ئەبزوتنەوانە تۆ سەری هەر ئەمریکا بۆ خۆی وڵاتێکی دینیە، ئەمریکا بۆ خۆی وڵاتێکی دینیە، وڵاتێک دینی لەسەر تەرزە کریستانە ئینجیلەکەی، وڵاتێکی دینیە سەری دۆلار کرد لە دۆلار بە ناوی خواوانە تەبع کراوە خۆ بڕوامان بەخوایە. یعنی بەڵام لە هەمان کاتیشدا تۆ لەبیرت نەچێت ئەمریکا ڕۆژ ئاوا خەزیێنێکی گەورە لە بەردەستیایەتی بۆی بەرە ڕووی نێارەکانی خۆی بێتەوە. تۆ دەی باسی یەکسانیەکەی باسی ڕاماڵینی ئیمپریالیزمەکەی ڕاماڵینی سەرمایه‌دارێکی ئەزانێ ئەگەر بەوە نەبێ ناتوانێت بەرامبەر تۆ بگرێت.
خۆ ئەمریکا ئێستا ئەمریکا خۆ لە من و تۆ باشتر ئێستا بایدن نەزانێت نەجیبوڵڵا لە تاالبان باشتر بوو بۆ ئەفغانستان خۆیانی نازانێت نەجیبوڵڵا باشتر بوو ئەزانێ باشتر بوو بەڵام ئەو دێت یارمەتی حکمەتیارەدات کە دە 12 منداڵ بە دوایەوە دایم حیمایان وەکو تۆ باست کرد بەچە بازیەکە لەگەڵیاننا بێتە نوێنەری ئیسلامیش و ئینی شکات یعنی بۆیە من پێم وایە تەنها هەمووی ڕۆژ ئاوانیە هەموو ئۆباڵەکە نەکرێتە سەرەوانە زەمینە لەبارە بۆ ئەمە و هەروە ئەم هێزە ئاینیانە بۆ خۆیان ئەترسن نیگەرانن لەو پێشکەوتنانێک کە دێتە پێش نیگەران بۆ کۆ حرامانێت یانی خوێنی ڕۆژئاوایی حرامەوانە بەرامبەر مەدرسەیە پێیا بۆ خۆ ئێمە هەموو لای ئێمە من بەبیرم دێ مناڵ و مایانەوت سید عەلی چۆتە مەدرسەی شەیتانی چۆنە بێت سید عەلی چۆتە مەدرسەی شەیتانی یعنی ئەمە هەبووە لە کۆمەلگای ئێمە ئەمە هەبووە شەلەلی ئیفلیتی مناڵکە لە دوو وڵاتەماوە نێجیریا ئەفغانستان نێجیریا ئەفغانستان هەر زۆر بمەڕۆ سەریە ڤاکسینەکە خۆ ئەمە ئەمریکا لە پشتیەوە نییە ڕاست یەک حرەکەیەکی گەورە هەیە دش بە ڤاکسین لەم یەک دوو ڕۆژەیە تیمێکی گەڕۆکی ڤاکسینە چێتە ئۆردوگایەک لە دەوروبەری کەرکووک باوە یەک کەس ڤاکسین لێ نادات ئەگەڕێنەوە یەک کەسێک نییە ڤاکسینەکە بکوتێت ئەمە هەمووی نەبینە سەر ڕۆژە کۆمەلگاکانی ئێمە کۆمەلگایەکی ئاینی بووە و ئێستا جیهان بەرەو گۆڕانکاری کاکە تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو شتێک تەکاندووە کۆڕە کۆمەڵایەت تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو شتێکی ئەوە من و تۆ و کاک سەعید وایە بۆ خۆمان کەناڵێک مادروست کردو قسە بۆ خەڵکەین پێشتر نەمانەتوانین پێشترە وایە سەری ئەناردیت کردە شەو سۆران ئەمەر و دڵشاد گەرمیانی و عەلی حەمەساڵح ئەو تەنها ئەمانە لەبەردەستیا بوو خەڵکی لەوانە ڕاگرت ئێستا یعنی ئەمانە ترسە بەڵام لە بیریشمان نەچێت ئیخوان مسلمین ئینگلیز یارمەتیدا دروستی کرد و ئەم جیهادیانەش ئەمریکا ڕیگان وەختی خۆی بە ملیارە دۆلاری داپیان زەمینە 50,000 قوتابخانەی ئاینی لە پاکستانایە 50,000 قوتابخانەی ئاینی لە ئەمە چ ماشینێک چی پەروەرداکات چی بەرهەمبێنێ 50,000 قوتابخانەی ئاینی لە شارێکی وەکو پاکستانە بێت بێگومان ئەوانە هەموو کاریگەری خوان هەیە بەڵام من پێم وابێ زۆرتر پەیوەندی بڵێ هاورە سعید دێمە لای ئێوە بەڵام بەر لەوە من پێم باشە باسەکەی بن لەسەرەوەیە کە وجودی ئیسلامی سیاسی و ئەم کۆنەپەرستیە زۆرتر پەیوەندی بە ئەسڵ و بنەمای سیستەمی سەرمایەداریەوە هەیە ئەسڵ و بنەمای سیستەمێکە لەسەر ئەساسی قازانج و لەسەر ئەساسی دابشکردنی چینایەتی و بێ ئومێدکردنی ئینسان بەڕاستی دامەزراوە بەزانی ئەم ئیسلامە سیاسیەوە ئەم تالیبانەوە ئەم جۆرە لە دڕندەیی کە لە سیاسەتا پەیڕەوەکرێەوە ئەوانە بنکەکەی لەوێەوە هاتووە بنکەکەی لەوەیە کە ئینسانی ئەم سەردەما یەخسیر کراوە و ئومێدی لەدەستداوە بکەوە ئایندێکی باشتر ئەتوانێت دروست ببێ هاورە سعید دێمە لای تۆ پێم خۆشە لەسەر هەمان بابەت ئەگەر سەرنجێکت هەیە منیش کاک شەماگە ئیجازە منیش وەک تۆ بیرەکەم ڕاستیەکەی تەبیعەتەن ئەم تەمایلاتە هەیە لە ناو خەڵکە قەوم و مەذهەب و چوزانم ئەم فەرهەنگی ئیسلامی ئەمانە وەلی ئەو شتانە کە ئەمڕۆ خاوەرمیانەیە بە نەزەر من بووکە باعثەوە کە ئیسلامی سیاسی ئەوە بە قدرەت بگەی زندگی مردم تەباکە بە نەزەرم ئەمانە نییە تماشاکە لە 50 ساڵی گوزشتەوە تماشاکە لە دۆرەی جەنگی سەردەوە باشە زمانێک کە رووسیا ئەفغانستانی ئەشغال کرد ئەمریکا هات مجاهدینی سازماندا پوڵ و ئەستە و هەموو شتێکی نیاختیاری 10 ساڵ بوو لە مەملەکەتە چەندین ملیۆن ئاوارە بوون مردم تێک چوون گشتەمانە شەڕی بینی ئەمریکا بوو غەرب و شەڕ بوو لە دۆرەی جەنگی سەردا انقلاب 57 کە کرا کەی جمهوری ئیسلامی هاورد سەرکردن من تەسەوەرم ئەوە نییە ئەگەر گواتلوب نەبووایە ئەمریکا و ئالمان و فەڕەنسا تەوافەقیان نەکردایە لە مەقابڵ تەک کە دۆرەی جەنگ سەرد بووی تر ئاگادارینەوە چ ساڵ 1350 کە انقلاب لە ئێران نەکرا انقلابی چەپگرایانە بوو نەسڵی ئێمە لەو دۆرە جزو فعالینەوە انقلاب ببووین ئەوان ئەیانزانی کە ئەگەر ئەم انقلابە ئاوا ئێدامە پێیاکات چەپگرایی قەویەوێت ممکنە بە قودرەت بگەیت لە تەقابڵی تەک شەورەویە ئەو تۆت ئەیانە چنی ئەو داستانی گواتلوب گشتمان ئاگادارین و جمهوری ئیسلامی ناوەرد سەر قودرەت وە قەول معروفە ژێت خومەینی لە کوێرە دێکا لە دەجەفا دانیشت بوو بە کەرەچوو ئەفراوە بەدەستیە بوو هاوردیانە فەرەنسا لۆنژان شادرا هەرچی نور دنیایان قسە سەری پێیان برد ئاسمان پایانتیان ناوەردە زەوی کردیان بە بەشەر و تەحمیڵیان کرد بۆ جامعە ئیسلام سیاسی ئەمەسا ئەمڕۆ کە تاڵبانی شاتە قودرەت توانێت شەڕ سووریەکەن تواشە شەڕ سووریەکەن ئەم کشتە جانەوەرانە ئیسلامی لەکوێ پێیا بوون
ئەگەر ئەمریکا و چین و رووسیا و چزانم ئێران تەقیەتنیەکە لەکوێنەوە تێنەمانە درستە ئەم ئەقوام و ئەم تەمایلات و فەرنگایە ناوجەمعە وەلی بە نەزەر من شش شتەکە جیهانیتر بووینیت ڕقابەتی ئەم جیهان چەند قوتبیە بە تۆر واقعی سەرمایەداری دنیاواسە تێگەی چێژم ئەم ڕقابەتانە بووە باعثەوە هەر کام لەمانە بێن بەشێک لەم جەریانتە ئیسلامیە داعشیش بە نەزەر من ئەمان تۆلیدیان کردووە ئەی کاکە گیان 2003 وەختی حمڵە کرد بە عێراق توەشە عێراق چی بەسەر هاتووە دوای شەڕی ئەمریکا حمڵی کە بە عێراق وای دیاتوە هەرچی جانەوەر ئیسلامی سەری بەرزەو کرد بە قەڵ معلوم لە گۆڕ سەریان هاوردە دەرەوە دەیکیشتەمانە هەر لەلایەن ئەمانەوە تەقویەت کردیا بەبە گواتمالا ئەو بە ئێستا تاالبان کرد سەرنگون کردیا ڕەهبەرانی گیریان لێنە دوارە تربیەت کردیان یەکێ لە ڕەهبەران ئایسی تاالبان دە گواتمالا پەروەردەش دریاگا چێژم گەرەکمە بێژم شتەکەشی جیهانیتر بوێنیت ئیسلامی سیاسی کە ئەمڕۆ خەریکە زندگی مردم تەباهەکە لە عێراقا لە سووریا لە ئێرانەوە کانون ئەسلەکەی جمهوری ئیسلامیە بە نەزەر من هەڵەگرتە بە دەورەی چەست و ڕقابەت بین دۆڵ غەربی دۆڵگەر بورژوازی بۆ مەنافە خۆیان هەر بۆ کاشەوە باسی کرد سەرمایەداری دنیا ئەمڕۆ بۆ مەنافە خۆی هەزاران شەڕی ساز کردووە شەڕ دووبارە سازەکە ئەوە ئیسە ئەفغانستان ئەوە ئێران نیە خەریکن ژێر باڵیەکرد بابە لە ئێرانە خەریک واقعا ئینقلابی سوورەتەگرێ 4 ساڵە 5 ساڵە ئاعترازاتێکی زۆر وەسێ ئەنفجاراتی ئیجتماعی زۆر وەسێ بووە لە جمهوری ئیسلامی وەجامە قبولی نییە ئیستا خەریکن لەسەر مەسەلەی بەرجامە ئەوروپا خەریکەینەکە ئەمریکا عەلارغم هەر تەنشی تەک جمهوری ئیسلامیە خەریکە تەلاشەکانێکی کاگەیان ئەوە جمهوری ئیسلامی نە ئێمە حازرین بێت تکیا مزاکرەکەین خەریکن ئەن ژێر باڵیتر خەریکە گۆچانیان بەدەستی و کەسەر لەسەر قودرەتەوە بمێنێتەوە ئەساسەکەی چی بە نەزەر من ئەمانە ئەزانن لەم منتەقا لە خاوەرمیانە لە ئەفغانستانە بۆی کە بەرگریکەن لە چەپگرایی لە ئازادی خوازی لە عەداڵەت تەڵەبی ئەسڵەکەی بە نەزەر من ئەمەسە گەریگە بەری پێ بگرن و ئەزانن ئەگەر جمهوری ئیسلامی سەرنگون بێ ممکنە دوبارە چەپگرایی دوبارە ئازادی خوازی دوبارە سوسیالیزم قدرت بگرێ ئەمانە بە نەزەر من ئەم بردبشەوەخە ئێنە ڕێگا بە نەزەر من بەشی ئەمدەی علي أمسا علي أم قرايش سكا لخاورميانا الشكل نقلي قدرت نقلي عليه بورجوازي عليه امبرياليزم كان عليه أمريكا وعليه دول كان مرتجع كل منطقة وجودية تتواشاك عند هزار ونصوح افتكاك علي باسي بقرتها أمرو لعراق وسوريا وأفغانستان لإيران شيء اتفاقي كفتوه بنزل من هذا قريتوه بمنافع بورجوازي جهاني والتنشي كدبان والدنيا كانت قطبي كايس وجودية بنزل ماشي مسألة آوا بويني الزمن وهيك خب معلومة بالآخر الزمن كشي نوع جامعات مجاهدين ولي أمانات المصلحة كده دول يعني كشوار أفغانستان خب شندان قومياتها ولي قوم قال كي مزرعي كر سجان يكترين يخب بلا دولة نجيب الله دولة ببرك كابلا خو أم جامعة قومي بو هالمسبي بو هالمتمايلات وفرنجان بو أبو أنا بو سكان أو سكانك ما بنزل من مقدار شيء من يوم وسيعتر اشتكى بيني هل هو فاكتوري أصلي كأمر طالبانيا ودسر قدرة أمريكا بنزل من دول قد مرتجع منطقة ومنافعي خويان دقيقا ودروستا من ديارة يعني أزاين شونا كاريجري كسرمایه‌داری وەکو سیستم لە دوو ئاستا ببینین هەم لە ئاستی سیاسیە من ئەیبینم کە ئەو شتانێکەوە ئاماژەی پێکەن ڕاستە بەڵام لە ئاستی هینیشە لە ئاستی بڵین کۆمەڵایەتی و ئابووریشە هەروایە تۆ سەرمایه‌داری هەر تەنها مەجموعەیەک ئەحزاب و دەوڵەت و قازانج و بەرژەوەندی و چینێکی بۆژوازی نییە سیستمێکە لە یەخسیرکردنی ئینسان سیستمێکە لە داماوکردنی ئینسان لە سەپاندنی بێئومێدی و بێ ئایندەی بەسەر ئینسانە یعنی ێزانی چۆن ئێستا مەسەلەن بۆ نمونە باسی جەنگی عێراق و ئەمریکا لە بەرامبەر عێراقا کردەوە بۆ بەهۆی سەرهەڵدانی داعش بەڵام بە بڕوای من داعش و قاعدە و ئەم جەریانەتە ئیسلامیانە کە لە عێراقا سەریان هەڵداوەسە بەڕاستی حاکمن بەدەسەڵاتدار لە عێراقام ئەم گروپە ئیسلامیانەن ئەمانە دەرهاویشتەی ڕۆژگارێکن کە گەمارۆی ئابووری پشتی کۆمەلگای عێراقی شکان یعنی هەر باسەکە لەسەرەوە نییە کە بە شەڕ و بە تەقە و بە چەک و بە وێرانکاری بڵین ئەسلحە و ئەوانە ئەم مەنتیقەیە وێران ئەبێت و ئەوانە و لە نەتیجێ ئەمەیە ئیسلامی سیاسی سەردەرەهێنێ خودی ئەوەی برسێتیان فەرز کرد بەسەر ئەم کۆمەلگایە خودی ئەوەی کە شیر نەبوو بۆ مناڵ بیکڕی خودی ئەوەی کە چەند 100,000 مناڵ لە ماوەی حەساری اقتصادیە لەبەر بێدەرمانی و لە برسانە مردن و کۆمەلگای عێراق شیتاڵ بۆەوە دەستی کۆمەڵاتێکی هەڵۆشات تێکس و
ئێستا خەڵکی ئەفغانستان 138 مناڵەکانی تووشی کورتەباڵایی بوونە لەبەر خراپی خواردن بالضبط دقیقا ئەمانە ئەم جۆرە 53 ساڵە لەوێ 53 ساڵ یانەیەکی لە کەمترین تەمەنەکان لە جیهانە 53 ساڵ بەڕاستی تۆ وڵاتێک بێنە تاریکە بە تاریکستان کارەبای لێ ببڕە ئاوی پاچی لێ ببڕە دەربانی لێ ببڕە نەخۆشی بڵاو بێتەوە خەستەخانەی لێ ببڕە مەکتەب نەتوانێت بێتەوە ئەوانە پاش ئاخر چی تیاگەشە بکە یعنی ڤۆڵتێری تیا دەرکەوێ ڤۆڵتێری تیا دەرناکەوێ خۆ هینی تیا دەرناکەوێت جانجاک ڕۆسۆی تیا دەرناکەوێت ئەمانی تیا دەرەکەوێت کامێ مەلا فڵان هینە مەسەرەن کۆمەلگایکی وەکو کوردستان ینی بەڕاستی قسەکردن لەسەرەوەی کە داعش کتوپڕیەتەوە و داعژێتەوە بۆ کوردستان و ئەمانە یاخود تالیبان بە کتوپڕهاتەوە بۆ ئەفغانستان و ئەوانە قسەیەکی نادروست و نادەقیقە کاکە ئێمە لە وڵاتێکە ئەژین دواکەوتوترین مەلا کۆنەپەرستترین مەلا ینی بەڕاستی بێ ئازنزمترین مەلا لەسەر باشترین تەلەڤیزیۆنی ئەو وڵاتەی ئێمە دوو لە ڕێەوە بە پەرداغ میزی خۆی خواردەوە کاکە ئێمە لە وڵاتێکی ئاوایە ئەژینانی بەیانی کە داعش دەرەکەوێتەوە ئیسلامی دەرەکەوێتەوە ئەمانە بڵین خەتای ئەوەیە کە دینی ئیسلام 1400 ساڵ لەمە پێشوا بوو وانە بەرژەوەندی ئەم چینەی کە ئێستا هەیە بەڕێوەبردننی ئەم سیستەمەی کە ئێستا هەیە وا ئەمانە دەرکەونەوە ئەمانە دروست ببنەوە نەک بەرژەوەندی بە معنایەک سیاسیە تەنیا بەرژەوەندی اقتصادی ینی ئەزانی ڕووەڕوەستانەوەی تەیاری ئیسلامی سیاسی بەبێ ڕەوتێکی شۆڕژ جێرانە کە تەواوی بناغی ئەم سیستەمە بەڕەخنە بدات و ئەوانە ممکن نییە باسەکار باسی ئایدۆلۆژی و فکری نییە و هەر باسی سیاسیش نییە بەتەنها زۆر باسی هەمەلایەنە و ئەوانەیە بینە سەر خاڵێکی تر من پێم خۆشە لەسەر ئەم خاڵە بدوێن و قسە بکەین ئێستا پرسیارەکەشم ئاراسەی هاوڕێ سەعیدە هاوڕێ سەعید سەرەتا دواتری ژەمەلای هاوڕێ عەلی ئێمە چەپی دنیا چەپی ناوچەی ڕۆژخۆرهەڵاتی ناوەڕاست لە سەروبەندی ئەم دۆخەی کە لە ئەفغانستانە ڕوئەدات و ئەم هەڕەشەی کە هەرکەس لە لای خۆیەوە هەستەکە لێی ئەکرێ یعنی وایە دنیا بۆتە دێکی پشکۆلە ژنێک لە ئەفغانستانە بەخاتی ئەوەی کە موزیعی تەلەڤیزیۆن بووە ئیعدامەکرد هەروە بە خوێنساردی ئەکوژرێت و ئەمانە تۆش لێرەوە هەست بەواکی کە خەریکە هەڕەشە لە ئازادیەکان دەکرێەوە ئەوانەوە یا ئەو هەڕەشەی کە لەسەر ئازادیەکان کراوە ئەم جارە زۆر ترسناکتر و مەترسیدارترە بێ چی بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە چی بکەین لە ئاستی دنیاە ئایا هەر ئازادی خوازێک لە ئاستی دنیاە چی ئەکەوێتە سەرشانی بۆیکەوە لەم مەینەتیەی خەڵکی ئەفغانستانە کۆمەکیان بکە پشتیوانیان لێ بکە و بربەستێک بێ لە بەرامبەر فراوان بوونەوەی مەترسیەکانی ئەفغانستان بۆ شوێنەکانی تری دنیا ئەو شتەکە ئێمە ئەی بینین خۆ ئەفغانستان ئیتر هینە نمونێکی زۆر ڕۆشنە هەموو شتێک پێشە لە کردێت هەموو شتێک پێشکەوە هەموو شتێک پێش لە کردێت ئازادی خۆژن مناڵ ئەسن زیندگی نییە ئەلان نزیک فرتر لە 4 هەز واقعا مردم ئەفغانستان زیندگی نیەکەن شەڕە ئاوارەگیە بوومگوزاریە زانم هەموو بەدبەختی بەسەریانە هاتکە طبعا من نظرمەوەی تا زمانێک حکوومەت بەدەست ئەمانەوە بێ خۆ مردم خۆشی بەچاو ناوێنە ڕاستیکەیت و زۆر سەختە بڵیت کە تا دەسەڵات بەدەست ئەم حکوومەتە مرتاچەگەلەوەی بەدەست حکوومەت بۆژوازیەوە بێت ئیسا لە رووسیا و بیگرە تا چین و تا ئێران و غێرە و غێرە ئیسا ئەوروپا مقدارێت وەزیەتی پێیەکە تاریخ تحوڵات لە ئەوروپا شتێکی تر بووە و بالاخره ئەم شتێکە لە ئەوروپا بە قەڵ معرف دامەرزەوە ئەم کەمە دموکراسی کە هەسوو بنەردم بە دەرەجێک ئازادیان هەسوو بە دەرەجێک تەمین و چوزانم ئیمکاناتی اجتماعیان هەیە ئەمیشە خۆ گشتمان نەزانی نەتیجەی چەند قەرن مبارزە بوو تەبەقەی کاریگەر سوسیالیستەکان کۆمونیستەکان لە ئەڵمانە لە رووسیا ئینقلاب رووسیا و مجموعەی ئەمانە و حتی ئامشکرایسە لە ئەوروپا خەریکە پیاداکریا پیادە بووگە لە تو چەند ساڵ چەند دەهەی گوزەشتەوەمان ڕاستیکەی بەشێکی هەر ئەو شتانە بوو کە لە ئینقلاب رووسیا ئینقلاب ئۆکتۆبرا لە واقع هین بوو وەئیسە بالاخره تەنیاندا گەرەکمە بێژم ئەو شتێکی کە لە ئەوروپا هەیە نتیجەی تەلاش و مبارزە و هەزاران ئینسان گردنیان چوو گیانیاندا تا ئەم بەشە لە بە ئیسڵا ئازادی حکوم بکات بەنظر من مادام حکوومەت لە ئەفغانستان و لە ئێران و بەدەست ئەمانەوە بێت بەنظر من لەدەست عێراق و بەدەست چەندانە قەوم و عەشیرە و
چزانم ئەم جیانگەر مەسەبیۆ بێ یا لە سووریا هەروە بەم دەرەجە مردم بە نظر من لە خاوەنمیانە ڕووی خۆشی ناوێن زندگی خۆشیان نابێ ئازادیان نابێ ئینسانیت نابێ ژنان خۆقین هەرژێت پێشێ دەکردێت وا لە ئێرانە تۆشێگە و ئەفغانستان تازە دەستی پێ کردووە طبعا ئەم جیان ئیسلامیگەرە تەقویەتە من تەبیان ڕۆحیەوە دەنگیان دلێرەوە چزانم جنبش ئیسلامی لە کوردستانی عێراقەوە ئاگادارن ئەویش مدعین ئارزویەوە کەن سەوزی ئەقلیمی کوردستان بێ دەوڵەتی ئیسلامی ڕاست جا تەنیا شتێک ئەتوانێت بەر بەم ڕەوەندە بگرێم تەحولاتە بەرعەکس بکاتەوە بەنظرمەوە چکە جنبشکی ئازادی خوازی لە منتەقە شکل بگرێت الآن ڕاستەکەی تەنیا شوێنێکە جێگای زۆر ئومیدە و ئەبێ زۆر لەسەر تکیە بکردێ و ئەموو تواو تەلاش و هۆڵی بۆ بدەین ئەویش مەسئلەی تەحولاتی کرد سیاسیکە لە ئێرانە بۆ وجوه هاتووە لاقل 4-5 ساڵی گذشتە ئەزانین بەخەرە 42 ساڵە حکوومەتێکی ئیسلامی و مرتەتە وەک جمهوری ئیسلامی هاتە سەرکارەوە ڕاستیەکەی ئەوە نییە ژین مەرگ بەر تاالبان ئەس کابل تا تێهران شتوانە نظرم ئەوانیش تاالبان بوون 40 ساڵەوانی بە زەخت و زۆر و بە قوانین ئیسلامیەوە ئەلێ ژنان هەموو شتێک کە ئینسانی بگەلەوە جامعاتی چوتە پێشێ بگەجوبەت پا وەک قوانین ئیسلامی خۆیان لێنەدا بە ئیسلا بەسەر مردمان دەسەپێنن خۆشبەختانە نەتونم 42 ساڵە مردم مقاومەتیان کرد ژنان مقاومەتیان کردگا ئەحزاب و سازمانگەر سوسیالیستی عەداڵەتخوا ئازادیخوا مقاومەتیان کردگا و ئێمڕۆ خۆشبەختانە بە نظر من تەحوڵێکی نوین لە ئێرانە شکلی کردووە 4 ساڵی گذشتە لە دەیمان 96 اعتراضات دەستی بکرد دوار ئابان کە ئەو قشتە قەتڵامیانە کرد و اعتراضات ئەخیر اعتصابگەر کارگەری ئومیدێکە بە نظر من نەتەنیا نوریکە بە قەول معروف من هەمیشە منسوور حکومەت ئێوە دەورەی خۆی ئێوە تونێل نورێک لە ئینتهای تونێلەوە باز بووگە پێم وایە دەریچەی گەورە باز بووگە لە ئێرانە کە بە نظر من تەحولاتی سیاسی لە ئێرانە زۆرە توانێت تعین کننده بێت تەسەوەرمەوە سەگەر مەسڵەن ئەم تەحولاتە بەرەوە بچێت کە جمهوری ئیسلامی سەرنگونکە بە نظر من تەحولێکی نەتەنوا لە ئێرانە لە کولی منطقە بە وجودی ئیسلام سیاسی پێ زەعیفە ارتجاع پێ زەعیفەوێ ئازادی خوازی و بە نظر من تەمایلاتی سوسیالیستی عەداڵەتخواهانە ڕادیکال لە جامعە قەویەوێ ئەمە بە نظر من گەورەتر ئومیدە خۆشبەختانە ئیمکانی هەیە بە دەلایلێکی مختلف ئۆڵەن جامعەی ئێرانە 40 ساڵی گذشتە ژێر بار جمهوری ئیسلامی نەچووگە ژێر قوانینی نەچووگە ژنان مقاومەتیان کردووە بە شێوەگەن مختلف و ئیستش بە نظر من ئەو جامعە هەڵگرساوە بە قەول معروف ئاگر هەڵگرساوە و خەریکە تەلاشەکەن کە بالاخره جمهوری ئیسلامی فەرجکەن بێرنی خوارەوە ئەزانم تەحوڵێکی زۆر سەختە ئەزانم موانع زۆرە جمهوری ئیسلامی زۆر دەوڵەتی هارە 40 ساڵ سەرمایەگوزاریە کات هەموو ئیمکاناتێکی سەر کرد بۆ خۆی چێزانی ڕۆژێکی ئاوا تێتە بەرەوە کە بالاخره مردم هەڵستنەوە قبولی ناکەن ئەم تەحوڵە لە ئێرانە سوکری بە نظر من گەورەتر ئومیدە بۆەوەی کە تأثیرێکی هەم لە ئەفغانستان هەم لە خاوەرمیانە و ژێرپای ئیسلام سیاسی خاڵی کە جگەرەوەی کە بە نظر من عەداڵەتخایی ڕشت کات ڕیشە بگرێتوە بۆیتە باعثەوە کە بە نظر من نەتەنیا لە ئێرانە لە کونتی منطقە و لە ئەفغانستان و ئەمانە ئەم جنبشش کردی من تەنیا ئیمکانێک شتێک کەشکەوەم بتوانێت بەر ئەم ڕەوەندە بگرێت ئەم ڕەوەندەکە زندگی مردم لە خاوەرمیانە خەریکە تەباهەکە تێکەی چێژم بە نظر من ئەوەسەکە ئەم جنبشە شکڵی جنبش سوسیالیستی عەداڵەتخواهانە کە خۆشبەختانە وتم لە ئێرانە خەریکە ڕیشەی هەست و خەریکە ڕیشاگریت و خەریکە ئەم تەحوڵاتە ئەڕۆیتە بەرەوە ئەتوانێت من عەقیدەم هەستە سەرەوەی کە ئەگەر ئیتفاقی لە ئێرانە کە جمهوری ئیسلامی سەرگور بێ لە کولی منطقەی خاوەرمیانە بە نظر من توانێت دەست ارتجاع ئیسلام و هەموو شتێک قومگرایی و ناسیۆنالیزم و گشتەمانە بە نظر من ئەتوانێت زەعیفکەوە ڕەوەندێکی تر لە حداقل لە خاوەرمیانە نەتەنیا لە خاوەرمیان پێم وایە لە کولی دنیایچە بەسەر ئیسلام سیاسی و تحرکات و جنبشکەت ئیسلامی لە ئەفریقا و بگرێت تا تێتەوە خاوەرمیانە توانێت زۆر تەسیری بێ ئەمە تەنیا ئومیدە من ئەوێنم ڕاستیەکەی وە بەدەیمان کاریگەری زۆرە من هاوڕای تۆم هاوڕە سعید بەڵام زانین چۆنە باسی ئیسلامی سیاسی 30 ساڵ لەمەوە بەریا چەند ساڵ لەمەوە بەرەیتوانی باسی جمهوری ئیسلامی ئێران بێ بەڵام بەڕاستی ئێستا ئیسلامی سیاسی لە ئەندەنوسیاوە تا تورکیا لە مەغریبەوە هەتاکووە گاتە بڵین ئەو شینشیانە کوێەوەی کە لەگەڵ چاینەیە خەریکی شەڕەکەنەوانە ئیسلامی سیاسی جوڵانەوەیەکی زۆر بەرفراوانتر و بڵاوترە بێگومان کە شکستی جمهوری ئیسلامی ئێران بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە دەواازەی ئومێ دەکاتەوە بەرەو شکستدانی ئەم جوڵانەوەی بەڵام خودی ئیسلامی سیاسی مەسڵەن لە ئێرانە قودرەتی کرد خۆ ڕشتی کرد ئیسلامی سیاسی لەو بێگومان
وای بەڵام ئەفغانستانە وای لێ هاتوو حتمما لە کوردستان عێراقیچە وەگەر سەوزی اتفاقی لە ئێرانەکەفی جنبش ئازادی خوای سوسیالیستە قەتعەن لە ئەفغانستان سەربەرز دەکات خۆزان چی وەکو کۆرۆناکە وایە بێگومان وەکو تورکیا زەعیف نییە جنبشی سوسیالیستی و کرێکاریوانە حتمما لێنی سەربەرز دەکات ڕاستە نا من بەستمەوە زین چۆنە وەکو ڤایرۆسەکەی کۆرۆنا وایە مەسەلە لە شارێکی چاینەوە دەرەکەوێت و ئەوانە دوای بڵاوە بێتەوە چاینە بەسەری ئازاڵەوێ بەڵام دنیا بەدەستیەوە ناڵێنێ لەبەرەوە من پێم وایە تا جمهوری ئیسلامی ئێرانیش بڕوخێ لا یەزال مەلەفی ئیسلامی سیاسی بە هەموو ئەو باڵانەی کە هەیەی ئەوە مەسەلەن شیعەگەرایی وا پشکست دێنێ و ئەمانە سوننەگەرایی لەوانەیە لە شکستی شیعەگەرایی هێز بگرێ ئەمانە بۆ خۆیان مەسایلێکن بە بڕای من پێویستی بە وەڵامدانەوەیەکی بناغەیترە لە ئاستی دنیاە و من وازانم وەڵامەکەی لە هەر شوێنێکی لەوانەیە بە شێوازێکی دیاریکراو بچێتە پێشەوە بەڵام لە فەلسفەی گشتی تۆیە هەر ئەوەیە کە بەهێزکردنی جوڵانەوەی سۆسیالیستی و جوڵانەوەی کە ئومێد بە خەڵک بدازانی زۆر مهمە خەڵک ئومێدەوار بێ زۆر مهمە خەڵک ئومێدی بەوە هەبێت کە ئایندە ئەتوانێت سبەی ئەتوانێت لە بڕۆ باشتر بێ خەڵک ئێستا ئومێدی لە دەستداوە کاکە خەڵک پێی وایە ئەسڵەن ئەمڕۆ خۆشترین ڕۆژەکانی ژیانێتی بەیانی هەر موسیبەتە بەڕێوەیە یعنی ئەمە تەسویرێکی عمومیە ئەمە ئەو پارادایمێ ئەمە ئەو هینەیە ئەو ڕۆحیەتە و ئەو ئەجوا نەفسیە کە هەمومانی تیاژین ئاوڕێ علی نەزەری تۆ چییە؟ ببەخشە بە بڕای من ئەمەی تاالبان کە سەرکەوتووە بە قازانجی بزوتنەوەی ئیسلامی لە ئاسی جیانێتەوە نابێت ئەمە کارەساتێکە تووشی بوونە تازە بەسەریانە بووە ماڵ لە ئەفغانستانە 9 ملیۆن قوتابی هەیە سەتاچلی کچان بوونە تا ئێستا یعنی نزیک 4 ملیۆن نەفرە نێدرێتە ماڵەوە 170 هزار قوتابی زانکۆ هەیە سەتاچلی ژنانە 80,000 90,000 تەقبولی ئەوە ناکات تاالبان ساڵانە جگەلەوە کە ئێستا بێکاری لە ئاستێکدایە داهاتی تاک $2,100 یعنی لە 213 وڵاتە لەسەر ئاسی جیانیە بە هەموو ئەقلیم و شتەکانەوە خراپترین داهاتی تاک لە ئەفغانستانە ئێستاکە یعنی ئەوەی تاالبان دەهێنێ بۆ خەڵکە هەژاری زیاترە نەکبەتی زیاترە سەرکوتی زیاترە ساڵانە گەشەی فرد لە ئەفغانستانە 2.3 لە ئەفریقیا زیاترە لە ئەفریقیا مناڵیان زیاتر ئەفغانەکان ئەمە ساڵانە 400-500 هزار نەفەر ئەچێتە ناو سوپای بێکارانەوە بۆیە یعنی ئەمەی لە ئەفغانستانە ڕوودات ئەگەر ئیسلامی سیاسی دڵشاد هەورامی و مەلا عیرفان و نازانم علی باپیر و ئەمانە پیان وایە قازانج لەماکەن نەخێر ئەمە سەرەتایەکە بۆ شکستی ئەوان تەواو بێت لەبەر ئەوەی ناتوانرێت کۆنتترۆلی ئەم جروجانەوەرانە بکرێت ناتوانرێت یعنی ئەمانە وەکو خۆت وتت حکوومەتێکی سەتاسەتی ئیسلامیانەوە حکوومەتی سەتاسەتی ئیسلامی ئەگەر دامەزرێن ماگەڕێنەوە بۆ ڕێک سەتاسەتی 1450 ساڵ لەمەوە پێش ئەبێت چنەوە حکوومەتێ بێت بێشک ئەوەی لە شریعەتە باسەکرێت لە حکوومەتی مەدینەشان نەبووە طبعا لە حکوومەتی مەدینەیە کە ئەوەی محەممەد بنیادینە ئەم نوع تەسەڕفاتە نەبووە ئەمانە داوایەکەن حکوومەتێکی مەدەنی بوو حکوومەتێکی لە چاو ئەمانەوە حەزارێکی تەواو بوو بۆیە هاتنی تاالبان و قاچاقسێتی تریا وەکو باسمان کرد هیرۆین ئەمانە بە هیرۆین ناسراون ساڵانە داهاتیان 400 ملیۆن دلار لە تریاکەوەیە ئەمانە داهاتی پارەکەیان بەس پارەکان 1 ملیارێک و 400 ملیۆن بۆ کە لە کاتێکدا حکوومەتی ئەفغانستان 5 ملیار داهاتی بوو ینی سێ داهاتی حکوومەتیان هەبووە ئەمانە ئەمانە تا تاالبین ئەفغانستان ملیۆنێک و 300,000 فەرمانبەری هەیە ساڵانە 400,000 چێتە سوپای بێکارانەوە هەژاری نەداری مەسەلەی قوتابیان یعنی بزودنەوەیەکی گەورە چاوەڕوانی تاالبان و بزودنەوە ئیسلامیەکانەکە شکستی یعنی ئەم شەهر ئەسەلا لای خۆمان هەیە جاروایە بە بکوساوایەکەن لە هەنجونەکەی یان لە گوێەکەی ئەمە زووەکاتە بەرمی لە گوێەکە بەشە گوەکە زوو پێگات ئەمانە جەهەنەمێک بۆ خەڵکەدانێن یعنی هەر بزودنەوەیەکی سیاسی لە جیهانی ئیسلامیدا گرە و لەسەر داعش و تاالبان و قاعدە بکات سەرکەوتو نابێت لە بیرمانە ئێستا لە ئەفغانستان 10,000 سەرداری بیانی تێدایە کاکشەمە 10,000 یعنی سەریکە ئەو زمانەی کە چۆتە لای چینەوە
درەخشانی پێڵەن شتێکی وا بێن 1000 چەکداری بدەخشان باشە قاعدەوە لە حدودی لەوێ لە هیرات و میرات و هەلمەند و نازام لەکوێیە تاالبانی پاکستان لەوێ نازام چێ لەوێ لەم لاوە شامەسعود و لاوە ڕەشید دۆستم بە 10,000 چەکدارەوە لە ئۆزبەکستانە یعنی ئەم شەهر عەسەلە زوو تەواو بێت ئەم شەهر عەسەلە زوو تەواو بێت ئەم بڵقا ئەتەقێتەوە و بزوتنەوەی تاالبان ئەو شای و لۆغانەی بۆ عەلی باپیر کە چاوەڕوانە کرد ئەوە بە دیاری ناهێنێت گومانەکەی سلاحەدین بەهادین تەواو بوو گومانەکەی سلاحەدین بەهادین کە بە کابراایکی ئیخوان مسلمینە سەرکردەی حیزب گوتی من گومانم لەمانە هەیە یعنی ناتوانێت ئەو ناتوانێت کاکە گیان خەڵکی تونس نازەیان قبول نەبوو کە گۆرانی بێژی بۆیان هێنایە سەر تەلەڤیزیۆن خەڵکی سفری کردبوو بە ئەندام پەرلەمان لەگەڵ حکومەتی ئەلمانیا بوو عەفوەن ئێستا ئەم تاالبانە هیچ خێرێکی بۆ بزوتنەوەی ئیسلامیەکان نییە وەکو داعش هیچ خێرێکی بۆیان نییە بە زەرەریان تەواو بێت و قازانجی تیانە ئەزانین چۆنە دەواازە کراوەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوە من وا بووە لە تێگەشتەکەی تۆ لە قسەکەی تۆ تێگەم دەواازەیەکی نوێ تالیبانە ئەکرێتەوە بڵێن تالیبان بەهاتنی بڵێن ئەوەی کە دژایەتیکردنی حکومت بێ شتێکە ئەوەی کە تۆ ئیدارەی 40 ملیۆن ئینسان بکەوێتە دەستەوە شتێکی ترە ئەوەی کە بتێوێ مەسەلەن نین بە بەتایبەتی مەسەلەن لە دەورانی ڕابردووە ئەکرا تالیبان وەکو هێزێکی بڵێن دوور لە دنیا ئەوانە چوارچێوەیەکی بە دەوری خوادانە بخۆی عەزل کرده بوو بەڵام ئەم جاریان ئەبێ بکرێتەوە و هەموو ئیتیجاتەکان بەرەوە ئەواچێک کە دەوڵەتەکانی دنیا اعترافی پێکەن یعنی لەواچێ لە بیرمان نەچێت لە ساڵی لە ڕوخانەی حکومەتەکەی نەجیب اللهوە تا هاتنی تاالبان ئەم هێزە ئیسلامیە ناوخواانە ئەو شەڕی کردیان 400,000 کەس کوژرا لەو شەڕانەیە 400,000 کەس یعنی لە شەڕی ئەفغانستان لەگەڵ رووسایە ئەوەندە خەڵک نەکوژرا شەڕ لەگەڵ هینا ڕوبعیەوە نەکوژرا لەگەڵ ئەمریکایە لەگەڵ ئەمریکا یعنی ئەمانە هیچ یعنی ئەوەی کە چاوەڕوانی ئەفغانستانەکە مانگە هەنگوینیەکە نییە بەڵام مشکلەکە لەوەیە هەر ئەو دۆخە کە تۆ باسیەکەی تۆوانەوە دۆخی شەڕی ناوخۆیە مەترسەکە لەوەیە لە دۆخی شەڕی ناوخۆیە ئەمانە میکرۆبی ئەو زەلکاون یعنی ئەمانە لەو زەلکاوەیە بە ئەو هینەن حەشەراتی ئەو زەلکاون لەو زەلکاوە باشی ئەژین بە باشی ئەتوانن ئیدارە بکەن ئەگەر جەنگی ناوخۆ لە ئەفغانستانە بقەومێ ئەگەر ببێ بە کێشەی بینی پەشتوونەکان و هەزارەکان و تاجیەکان ئەگەر ببێ بەمە ئەمەی کە دروستە بێ لە ناو ئەفغانستانە ئیدامەدانی ئەوەیە زانیی کەس بیرێت کۆنگۆلەکەیەوە شەڕە کۆنگۆی ئەخر پێشەوە دێت جمهوری کۆنگۆی دیموکراتی نازانم مەزانیان نزیکە لە هەفتاکانەوە پێمان بێ شەڕە تا ئێستا هەرچی ئەم کۆمپیوتەر شتانەیەمە بەکارێنینەوە نەمادە ئەوەلیەکەی لە کۆنگۆیە دێ باشە ئەوە مەزدەری مادەی ئەوەلی ئەم کۆمپیوتەر و مۆبایل نادیرەکە لێەوە دێ ئەوە لە هەفتاکانەوە شەڕە تا ئێستا خەڵک بیری چۆتەوە ئەفغانستان جەکری وای لێبێ ئەفغانستان ژەوێ بکرێت لە شوێنێک لەو شوێنانی دنیا کە ئەم شەڕی تا قەومیەوانە لەبەرەوە بن بەڕاستی ئەزانم یعنی شێک ئومێد هەیە کە ئەم شارستانیەتی کە بڵێن لەم ماوانەیە ئەم نەوانەی کە هاتوون مەکتەبیان بینی و جامیعیان بینیەوە ئەمانەوە لە تالیبان قبول نەکەن کارگەر و زەحمەکێشی ئەو وڵاتە دەستباتە چەک ژنی ئەو وڵاتە دەستباتە چەکەی بینین دەستیان داوەتە چەکەمە ومانە واریدا بەڵام لە هەمان کاتە فاکتۆری تری دش بەوانشکارەکە کە هیچێکیانە و شەڕە ناوخۆیە لەبەرەوە من قسەکردن لەسەرەوەی کە لە دۆخی وەکو ئێستاە پێمان وابێ ئەفغانستان ڕەنگە ببێتە ئەو تەڵەی کە تۆ باسیەکەی بۆ گرتنی قاچی ئیسلامی سیاسی و تەڵەکە بەخۆیان نابتەقێتەوە ینی دوودیوە بەڕاستی ئەوە واری دەکە باسیەکەی بەڵام لەم لای تریشەوە ممکنە بە دۆخێکی کەشابێکە زەرەر و زیانی زۆرتر بێ من دیارە وازانم وەختی یعنی ئێمە لەگەڵ ئەوەیانین ئەفغانستان بێ بە تەڵە و بەس لەبەر خاتری ئیسلامی سیاسی خەڵکەکە بکوشێت چۆن لە شەڕیان عێراقا دەمانەگوت ئەم شەڕە ڕابوەستێت لەبەرەوەی زەرەرمانە ڕۆژە کۆمنتێکم نووسی بوو ئەو ڕۆژێک شەڕ ڕاوەستا
يعني من خوشيم وبلامر الروح مش متشوف الروح لبروينيا الرباعي حكمت زاشكان بيسمة اللي ما نودر بو هجوم يكبوت ايوه شعارك يدعو تدشي خوتا بلامر هو كاتش دار ثاني شر يترخلنا كجرا او هم السربازه قرانا وخلقنا ذاتي بولا مردن يعني وني ما لقل اويا بين خوشي بخوازين بوي كرقي احمد شاه مسعود والرشيد دوستم سبيني خلق كجنا بلام اويا ام تبعتي امانه تبعتي بيروبارك يعني تبعتي الرابرديان هرسكوتي الرابرديان اواني كاوغرواني لسري بكري لسر طالبان بكريتو بخالق بو خالشي معنوي بو هرسانوي اسلامي سياسي نمونيشي باش اگر غنوشي بو ايان حسن ترابي بو همو زيرشي وشيطاني خويا انا ناتواني والله بو بدنوا طالبان بعقلي خوي ناتواني هيك شيء استفادهش بكن ما قلت لبرمي لقى هجنا قزو توابت هالتجالش يعني نا والله هاورسنا نذهب بالله فرمو چند كلمة عرضكم أو شر داخلي واقعا خطرك أفغانستان تهديدك تايس منش بخشن وكا كاك علي بيرك من بيماني أم أور حد قلبي طالبان شي تخواروا حتني زوروي 20 ساڵە بالاخره وتم دەوڵەتێک فاستو ئیسلامی لەسەر کار بووە ولی واقعا مردم تلاشی زۆریان کردووە بە خەسی ژنان ئایا تاڵبان نەتوانێت گشتم دەستاوردگە لە مردم بسێنێتەوە توانێت قطعام کە کوشتار کە چەندێک بالاخره ئەمە بربەرەکانەی کە بە نەزەر من ئێدامە پێیاکات هەر لەی سۆ شۆنوارەکەی خەریکین ئەبینین لەناو ئەفغانستانە بە تایبەت ژنانەوە من تەسەوەرم ئەوەنی ئەمە یەک نوکتەی تر لە بیرم چوو لە قسەکان پیشوماشارە پێکەم ئەوی شەوەی کە لە عێراق تماشاکە لە لوبنان تماشاکە بەرحەڵ ئەم تحوڵاتە لە بناو بەهار عەرەبی کە معروف بوو لە تونس و غیرە و غیرە بەنظر من خەریکە مبارزەیەک شکڵگەری لە مەناتقە ئەلێ دەوڵەتگەر قەومی و ئیسلامی لە عێراق لە چەند ساڵێ گزشتە شاهد بین من ناژم ئەمە زۆر سوسیالیستیۆمانە بەحسمەوە نییە وەلێ مردم ئیتر لە چەندەهەی گزشتە بەدەست ئیسلام و قەومپەرستی و ئەم دەوڵەتگەلەکە دەساخت ئەمریکا و غەرب و شوەرگەل مرتەجق منتەخب وتی واقعا یاس بووگن وێرانی بەدبەختی شەڕ برسیەتی هەموو شتێکی یعنی ڕزڕێک خۆشبەختینەوە لە چەندەهەنگ گزشتە لە نەتیجە بەنظر من خارج لە مەسئلەی ئێران کە بەنظر من زۆر تعیین کردن شارم پێکرد بەنظر من لەم مەناتقیشە لەم کشوەریگەیچە خەریکە جنبشکێک ئاوا سەرەگرێت عێراق لە چەند ساڵی سی ساڵی گزشتە دیمان شاهدی بووین لە کوردستان هات بۆ شێوە عەلەی دولت اقلیم کردستان دولت ناسیونالیستی کردستان لە لوبنانە بالاخره تحولاتی سوورەتی کرد ئەمانە ناکری لە بەرچاونەگیگە بە نظر من مجموعی ئەمانە بنیتە سەرجەم بینیتە سەریەکەوە نیشانەدا عەلا ڕغمەوەی کە بەرحاڵ کارێکیان کرد تاڵبان بە قودرەتکەی وەلی بە نظر من لە کوردی منتەقا خەریکە ئەجۆشێت عەلەی ئەم دەوڵەتگەلە کە قەومیە ئیسلامیە هەرچی کەس واقعا مردم یاس بووگنیتر بە تایبەت نەسڵ جوان ئیتر تازە تحمڵەمەیە نەماگە لەم دنیای ئینتەرنێت و دنیایەک بازکە تۆ هەرچی گەرێتە بیوەسی هەر ناتوانن بە قەول معروف تحمڵ ناکە لەنجا ئەمە بە نظر من جێگەی ئومیدە و ئەم جامعەگەلە لە ئەو پەڕ نائومیدیەوە بە قەول معروف ئەژێت ئەگەر کەسێک مەسەن لە ئێرانە ڕۆژنێک دەواخە خۆی کوژی یا کاریگەری لە برسیەتی ڕێ خۆی هەڵقاوێتەکە وەلی جامعە خودکوشی ناکە لە ئەو ئومیدیە بە نظر من مردم خەریکن تەلاشەکەن ئەمە تاریخیش نیشانی داگە ئیسیش خەریکین بە چاوێنین ئەمانە بە نظر من جێگەی ئومید و فاکتورگەرێکە بە نظر من نەخشی هەیە لە ئایندەی تحوڵات خاوەرمیانە جمڵە ئێران و عێراق و حتا تاڵبانیش لە ئەفغانستان دەستەکان خۆش بێ زۆر سپاس من پێم وابێ وەختی بەرنامەکەمان سەعاتێکمان دانابوو تقریبان چارەشێک زیاد لە کاتەکەی خۆمان بردەوام پێم وابێ قسە و باسی زۆر باشمان کرد باسی زیاتری ژەکرێ لە سەبارەت بەمە بکرێ منیش وەک ئێوە ئومێدم ئەوەیە کە ئەم ئەزمونەی ئەفغانستان و جوڵانەوەی جەماوەری لە بەرامبەر بەم دەڕندەی تالیبانە هەرزوو بێتە دەرەوە دەرکەوێ بەڵام واقعەتی ئەوەیە کە جوڵانەوەی ناڕەزایی لە بەرامبەر سەرکوت لە بەرامبەر هەژاری لە بەرامبەر بێمافی لە بەرامبەر بێئومێدی لە بەرامبەر بێدەرەتانی ئەجۆشێ ئەنی کۆرۆنا نەبووایە بینیمان من لە بەغا و لە چەند تقریبان بەر لەوەی کەوا کۆرۆنا بێت و دەرکەوێت و ئەوانە لە نزیکەی 15 نقطەی دنیا
خۆپیشاندان و جوڵانەوەی ناڕزایی گەورە لە ئارایە بوو. بۆ نمونە مەسایلێک لە لوبنانە هات بۆ پێشەوە کە هیچ کاتێک نەمان بینی بوو. ئەو خۆپیشاندانەی لە بەغایە بینیمان لە ناو ساحەی تەحریر و ئەوانەیە بەڕاستی لە هەموو مێژووی عێراقا بێ سابقە بووە. بووە ئەزمموی ڕۆژاوای کوردستانمان لە بەردەسایە، ئەزمموی بەرەنگاری خەڵکی تورکیامە لە بەرامبەر فاشیزمی ئەردۆغانە لە بەردەسایە، ئەزمموی ئەوەی کە لە تونسا ڕوویدا لە بەرامبەر ئیسلامی سیاسی لە بەردەستمانایە و ئەو جوڵانەوە گیان سەختە و ئەو جوڵانەوە زۆر ڕیشەدارەی ئازادی خوازی کە لە ئێرانە لە بەرچاومانە سەرباری ئەو هەموو قەمع و ئێرهاب و سەرکوت و ئەوانەیە چۆن چینی کارگەر سەر لە نوێ ئەوە نییە تەپوتۆزەکان لەسەر شانی خۆی تەکێنێت و ئەوانە و بێتەوە سەر پێی خۆی و خەریکە تەحەدای تەواوی ئەو سیستەماکە کە لە دڕندەی بەولاوی جوڵامێکی تری نەبوو تا ئێستا بە ناڕزدایەکان بیاتەوە. هەموو ئەمانەشتی دڵخۆشکردن و ئومێد بە ئێمە بەخشن. بەڵام من وازانم کە کاتی ئەوە هاتووە هەموو ئەو هەوڵانەی کە بە ئاراستەی ئازادیشی زۆرتر بەرابەریشی زۆرترە لەم ناوچەی ئێمە دەست بەنە دەستی یەکتر واگەر ئیسلامەکان لە هەر جێگایەکە بۆ سەرکەوتنێک یا بڵێن بۆ باڵادەستی جەریانێکیان لە شوێنێکا شایی لۆغانە جێڕن، ئێمەش حەقی ئەوە هەیەکە لە هەر شوێنێکە ئازادی خوازی میقدارێک ئازادی خوازیە بینین دەستی پێوە بگرینەوەوانە و لەم کۆمەلگانی خۆشمانە دەستبینە دەستی یەک لە بەرامبەر ئەم دڕندەیە ڕابوەستینەوە و کارانی کە یەکین کاری بناغەیی و بنەمایی بێ هەر تەنها مەسەلەن بەیان نامە دەرکردووانە نەبێت وڵانەوەی چەپ و کەسانی سۆسیالیست کەسانێک کە ئایندێکی باشتریانەوە لەو جێگایی کە تیاژن لەو جێگایی کە کاری تیاکەن هەوڵدن دەست بەنە دەستی یەک و لەوێەوە بەرد بە بەردی ئەو بینایە دروستکەین کە لە ئایندە توانین هەموو لە سایە بەحەسینەوە. من دەستخۆشانتان لێکم زۆر سپاسانەکەم ماندوم کردن باسێکی بە بڕای من بە پێز بوو لانی کەم توانیمان باری سەرنجی خۆمان بە بینەرانمان بگەێنین. دووبارە سپاسانەکەم بەشداریتان کردم و خۆشبی کاک شەماگەمنی سپاسی تۆ کەم بۆم دەرفەتە زۆر باش بوو هەروە سپاس کاک عەلیکا لەم بەرنامەیەشا بەشدار بوو بەڕادەهی وای سەربەرزی و دەستکۆتێکی زۆرتر لە مبارزەکەمانە. هەر بژین دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم. بەشبیت بە قوربانیتم. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەم بەرنمەیەش کە سەبارەت بە بەرنمەیەکی دیالۆجی هیوا بوو سەبارەت بە پێشهاتەکانی ئەفغانستان. دیارە لە بەرنمەی تریشە لە ئایندەیە ممکنە بگەڕێنەوە سەرم بابەتانە چونکە بەڕاستی ئەو ئەزمموی لە ئەفغانستانە هەیە و ڕووداوانی لە ئەفغانستانە هەیە لە نزیکەوە مەسی ژیانی هەمومانەکە و بە باشی و دیارە بە خراپیشی حتمما کاریگەری لەسەر ژیانی ئێمە بێ. بەر لەوەی بەجێتان بێڵم بیرم ناچێ بڵێم کە خوازیارم لە ئێوەی ئازیز کە لینکیان بەرنامەی لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە شیر بکەن لەسەر فەیسبوک یا لە سۆشیال میدیا لە هەرچوویەکە پێتانەکرێ و بە پێی توانێت خۆتان هەوڵ بدەن خۆتان و دەوروبەرەکانتان سەبسکرایبی کەناڵی هیوا بکە بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. تا بە ئێوەی عزیزەکەمەوە لە بەرنمەیەکی تری دیالۆجی هیوایە ئومێدەوارم ڕۆژ و ڕۆژگارتان شەو شۆگارتان لە هەر شوێنەکان خۆش بێت.